بەڕێزان کاتان باش، هیوادارم ساغ و سەلامەت بن، هیوادارم هەموو لای لە خۆشییا بن. من ڕزگار حەمەدم جارێکتر لە کەناڵی ڕوانگە، هەروەها کەناڵەکانی فەیسبوک، هەروەها پەیجەکەم بەرنامەیەکی تر پێشکەشەکەین بەڕێزان. ئەم بەرنامەیە بەشی سێم و کۆتایی ئەو بەرنامەیە کە لەگەڵ هاوڕێی بەڕێز و خۆشەویست کاک سەلاحی عەباسی پێشکەشمان کرد. ئەمە بەشی کۆتاییەکەیەتی. هیوادارم لەگەڵمان ئەو بەڕێزیانی کە ئێستا لەگەڵمان، هەروەها ئەوانەی کە لە داهاتوە بەرنامەکە ئەبینن. ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە. تکایە بەرنامەکە شێر بکەن. من بەرنامەکەم بۆ فەیسبووکی خۆم شێر کردەوە، بەڵام هیچ دیار نییە لە فەیسبووکەمە لەواچەی هەڵەیە ڕوویدا بێ، بەڵام بە هەر حاڵ ئێمە بەرنامەکە پێشکەشەکەین و لە دواییە لەوانەیە بینێرین بۆ هاوڕێیانی خۆشەویستە. دیارە کاک سەلاح ئێستا ئامادەیە. ئێمە من بەناوی ئێوە هەروە بەناوی کەناڵی ڕوانگەوە زۆر سپاس یەکەم کە دەرفەتی بۆ ئێمە ڕەخسان، هەروە ئامادەی دەربڕی کە لەگەڵمانە بێ 3 هەفتە یاخود 3 بەرنامەی تایبەت کە باس لە پەیماننامەی لۆزان و ئەو مێژووی کورداتی بۆی دروست کرد بکەین. 2 بەرنامەی پێشوو باسی مێژوەکەیمان کرد، باسی پێش لۆزانمان کرد، باسی سەردەمی لۆزانیشمان کرد، باسی ئەو دەوڵەتانەمان کرد کە ڕێکەوتن و هەروەها ئەو پەیماننامەیان خۆڵخان. زۆر لایەن و چمکی ئەو ماوەیەمان باس کرد وەکو مێژوو وەکو دروست بوون. ئێستا دێنە دوای لۆزان. سەرەتا بە خێراتنی کاک سەلاح بکەم. کاک سەلاح یام کاتەوە باش، زۆر سپاسە دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمانای. سلااوم هەیە کاک ڕزگاری هێژە، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی ڕەخسانتان. هەروەها سلااوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەڕێزی ئەو بەرنامەیە و ئەوانەی دواتر بەرنامەکە دەبینن. زۆر کاک سەلاحجان، ڕێز و حرمەتم هەیە. یەک دقەبا من پرسیارەکانم بدۆزمەوە. دیارە کاک سەلاح ئێمە 2 بەرنامەی پێشوە وەکو وتم باسی مێژووی لۆزانمان کرد، پێش لۆزانیشمان باس کرد. هەروەها زۆر لایەن و مەسەلەمان باس کرد کە بۆ هۆی دروستبوونی لۆزان، هەروەها ئەو پەیماننامانەی کە لە نێوان دەوڵەتەکان و بڵێن حکومەتی یاخود بڵێن ئیمپراتۆرەتی عوسمانی بەش کرد لەو کاتەیە و کوردیش بەسەر ئەو بەشکردنە دابشکرا و کەوتە ناو سنووری کەوتە ناو ئەو جوگرافیانەوە کە دەوڵەتی عوسمانی دابش کرد. هەروەها باسی ئەومان کرد کە ئەو دابشبوونە بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵێ لە میلەتان حەق و مافی خۆیان دەستگیر نەبێ، وەکەوەی خواستیان یاخود وەکەوەی ئیدعای بۆ کرد حەقەکانیان خورابێ، لەوانە کورد و ئەرمەنی و بڵێن مەسیحەکان و دوایە زۆر لە کەسی تر. باسی ئەوانەمان زۆر کرد. ئێستا دینە سەر ئێستا دوای لۆزان. دیارە دوای لۆزان مەسلەی کوردایەتی هاتە ئاراوە. کاک سەلاحیان مێژووی کوردایەتی لەگەڵ مێژووی ناسیۆنالیسمە ئیتر خۆی هەڵدا و کوردیش لەگەڵ ئەوانەیە هەر کورد نییە، عەرەب و ئەوانش تەنانەت خۆیان ناوچێش کرد بۆ ئەو مەسلەیە لە ناوچەکەی بە تایبەتی ڕقوقینێکی قەومایەتی و ئەمانش دروست بوو بەهۆی ئەوەوە. دوای ئەوە حیزبی کوردی دروست بوو. کاک سەلاح دوایەوە مەسلەیش چەکداری دروست بوو، دیفاعکردن و هەروە سندنەوەی ئەو حەق و مافی کە لە ڕابردووە بڵێن وا ئیدعاکراوە کە لە دەست شووە. ئەم حیزب و ڕێکخرا و ئەوانەی کە بۆ کورد دروست بوو لە ناوچەکە دروست بوو، پێشڕەوەکانی کەسانی ئاغا و دەرەبەگ و ئەم جۆرە هەروە کەسانی ئاینی بوون، بڵێن زۆرینیان لە حوجرەکانەوە یاخود لە تەریقەتەکانەوە سەریان هەڵدا و هاتن کەوتنە خەباتی چەکداری و بیریان لەوە کردەوە کە پێویستە کیانێ بۆ کورد دروستکە یاخود حەقی کورد فەوتاوە، ئیترەمە حەقی نەتەوەی یاخود حەقی ئاینیە کە دوایی لە حەقی ئاینیا زیاتر خۆی بینیەوە. ئەم حیزب و ڕێکخراوانی کە لە ڕابردووە دروست بوون، کاک سەلاحجان حیزب و ڕێکخراوی عەشیرەتی و قەبیلەیی بوون. نەتواننا حیزب و ڕێکخراوێکی مۆدێرنانە سەردەمیانە دروست کرێت کە حەق و مافی فەوتاو ئەوەی کە قەدر لێکراوە بە شێوەیەکی مۆدرنانە بسەنێتەوە و ئەم هەموو کوشتار و ئەنفال و چیمیا باران و قەتڵ و عام و قڕکردن و خوێنڕشتنە ئەگەر ڕوژ بە ئاوا بە زۆری ڕوونەیە. بەڕێستان شڕۆڤەتان بۆ ئەو مێژووی دروستبوونی
هێزی چەکداری و حیزب و ڕێکخرا و هەروەها بەستنەوەی بە ئاین و بە مەسەلەی نەتەوایەتیەوە تۆ وەکو شرۆڤەکار و لێکۆڵەرەوەیکی سیاسی ئەو مێژوە چۆن هەڵە سنگێنی چۆن گەیشت بەم ئامانجەی ئێستا سپاس دەکەیت. بەڵێ دیسان ڕێز و سلااو بەڵێ بۆ چوونە نێو باسەکە وەکو دەواازەیەک پێشدا کورتە سرنجێک لەسەر ئەوە دەدەم کە ئەو مۆدێلە سیاسیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشکەش کراون دیارە ئێران و تورکیا و میسر و ئەوانە گرنگترین وڵاتانی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئەو مۆدێلە سیاسیانە لە دوای شەڕی یەکەمی جەهانیەوە چی بوون واتە لە ئیسرائیل لە سووریا لە عێراق لە عەرەبستان لە ئێران لە تورکیا لە میسر لەوانەدا چ نەوع سیاسەتێک چ نەوع لە جوڵانەوە و هێزی سیاسی تاقی کرانەوە پێشدا دیارە حکوومەتە پادشایی و یان ئەو خێڵانە بوون کە خۆیان پادشایان دامەزران بوو لە بەشێکی زۆریان لە میسر دیارە پادشایان سەرنگون کرد ئەو پادشایی کە وەختی خۆی عوسمانیەکان لەوێدایان نابوو دوایە ئینگلیسیەکان پشتیوانیان لێکرد دوایە ناسیۆنالیستەکان هاتن ناسر پان عەرەبیسم بوو بە دیاردەیەکی باو گەیشتە عێراق گەیشتە سووریا بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی بەڵام هەر خێڵەکی ژمانەوە ینی دیارە میسر برێک جیاواز بوو بەڵام دەکرێ بڵێ لە سووریا لە عێراق لە عەرەبستان دەوڵەتی سەر بە خێڵ یا سەر بە قەبیلە یا قەوم هاتنە سەرکار جا یان هۆیەتی ئاینیان هەبوو یان هۆیەتی نیژادی و خێڵەکیان هەبوو یان تێکەڵاوێک لەوانە بوون ئەمە پێمان دەڵێت کە ئەو مۆدێلە سیاسیە تەنیا لە ئێران و لە تورکیا لە سەرەتاوە بەرەو ناسیۆنالیزم چوو واتە ڕزا شا ئاتاتورک مۆدێلی پەهلەوی و مۆدێلی کەمالیستیان هێنا مۆدێلی سەرەڕۆیی یان بڵێن سەردەستی پاوانخوازی هێژمۆنی قەومی بوون واتە قەومی تورک قەومی فارس بەسەر هەموو ئەو گەلانەدا کە باسمان کرد لە سەدەی 19دا چەشنێک لە ئۆتۆنۆمی لە مەمالکی مەحروسە لە فرەدەنجی لە فرە کولتوری هەبوو بە تایبەت لە عوسمانی و ئێراندا فرەدەنجی و فرە کولتوریەکە دەوەدا بوو کە چەندین تیرە و ئاین و مەسەلەن لە ئیستانبول لە سەرەتای سەدەی 20دا کۆتایی سەدەی 19دا حەشیمەتی مەسیحەکان زیاتر بوو ئەزمیر شارێکی یۆنانی بوو ئەرمەنیەکان بەشێک لە حەشیمەتی تورکیا بوون و عەلەویەکان و ینی دەکرێ بڵێ فرە کولتوریەکی تەواو بوو لەو ئیمپراتوریەتەدا بەڵام دوایە تەکجەمسەری تەکدەنجی ینی یەک دەنگ یەک پەرچەم یەک وڵات یەک کولتور یەک زمان لە ئێرانیش ئەمە دا سەپا بەسەر ئەو نەتەوانەی کە لەوێدا بوون بەڵام ئەو نەتەوانە دوایە بە تایبەت کورد گەورەترین نەتەوەی بێدەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆی بە مەغدووری ئەو مەسەلەی لۆزان و ئەو سیاسەتی جیهانی دەزانێت لەو کاتدا چی کرد شۆڕشەکانی چ بوون من پێم وایە هەر ئیدامەی شۆڕشەکانی سەدەی 19 بوون شۆڕشی خێڵەکیەکان ئەو شۆڕشانەی کە پێشتر باسمان کرد شێخ سەعید بوو شێخ مەحموود بوو شێخ عەبیدوڵای نەهری بوو ئەوانە لە سەردەمێکدا شەڕیان کرد شەڕەکانیان ناکرد بڵێ شەڕی ناسیۆنالیستی و نەتەوەیی بوون بەڵام باسی ئەوەمان کرد کە خێڵە کوردەکان لە سەدەی 19 لە سەردەمی تەنزیمات لە سەردەمی پێش تەنزیمات ئیمارەتەکاندا حەزیان لەوە هەبوو کە کاروبارەکانیان دەدەست خۆیاندا بێواتە سەرۆک عەشیرەکان پێیان خۆش بوو دەسەڵاتیان هەبێ و زۆر مەیلی ئەویان نەبوو تەسلیم ببن بە خێڵەکانی دیکە یان بە دەوڵات بەڵام دیسانی ژەگەر دەوڵەت بەهێز بە ئەوان یارمەتیان دەکرد باج و خەراجیان دەدا ماڵیاتیان دەدا بە دەوڵەت ئەمە سیستەمی دەوڵەت کام دەوڵەت کاک سەڵات عوسمانی و قاجار بەڵێ ئیمپراتوریەکان دەوڵەتی ئەو زەمانی
بەڵە ئەو ئیمپراتوریانەی کە زۆر خۆیان لە کاروباری مەگەر ئەوەی کە مەسەلەن جاری وا هەبوو عشیرەکان یا خێڵەکان لە شەڕی نێوان رووسیا و رووس و عوسمانیدا هێندێکیان چوونە پاڵ عروس، ینی وەفاداری عشیرەکان هەموو جارێک جێبەجێ نەدەکرا. ئەو عشیرانە بەشیشی زۆریان کورد بوون و یارمەتی عروسیاندا دوایە دەوڵەتی عوسمانی ڕێگا چارەیەکی بۆ ئەو مەسەلە دۆزیەوە. ئەمن دەمەوێت بێمە سەر شتێکی پێم وایە زۆر گرینگە ئەو شتە ویژەوەیە تەریقەتێکی نەخشبەندیان بەهێز کرد لە کوردستانی لە عوسمانی لە کوردستانی ئەو بەشێک کە ئێستا باکوورە و بە تایبەت تا باشووری ژەوشتە دیارە سولەیمانی ئەوانە هەمووی لەژێر دەسەڵاتی عوسمانیدا بوون بە ڕەواڵات هەرچەند ئۆتۆنۆمی خێڵ و هۆزەکان زۆر بەهێز بوو. بەڵام ئەوە بوو بەهۆی وەی کە وەفاداری لە نێوان سونی گەرایی عوسمانی و کورددا تاڕادەیەک پایەکانی دابندرێ و خودی شێخ عەبیدولای نەهری یەکێک بوو لە ئەوانەی کە تەریقەتی نەقشبەندی تەسیری لە سەریان هەبوو، یەکێک لە ڕێبەرانی ئاینی شێخێک بوو لەو کە مەقامێکی گەورەی هەبوو. ئەرز بێت ئەو کاتی مەسەلەکە ئەوە بوو کە لە ڕێگای ئیسلامەوە لە ڕێگای سنەتەوە لە ڕێگای سنی و تەریقەتەوە بە تایبەت نەقشبەندی هەبوو، بێکتاش هەبوو، قادری هەبوو. ئەو تەریقەتانە بە تایبەت نەقشبەندی کە لەگەڵ عوسمانی زۆر نزیک بوون، وەفاداری خێڵ و هۆزە کوردەکان بۆ ئیمپراتوریەت بپارێزن. ئیمپراتوریەت باوەڕی ینی ئیمپراتوری عوسمانی باوەڕی بە عەلەویەکان نەبوو، لەگەڵ ئەرمەنیەکان وەکو ئەویتر چاوی لێ دەکردن، بەڵام ناکرێ بڵێ کوردەکانی وەکو دوژمنی خۆی چاو لێ دەکریان وەکو ئەویتر. کێشە دەبوو، کێشەی خێڵ و هۆزەکان دەبوو، بەڵام لەسەر بنەمای ئیسلام و هێندێک مەسەلەی ئیسلام و سنی دوجار یەکیان دەگرتەوە. بۆیەش کاتێک ئەو شەڕەکان پێشوەی کە شەڕی یەکەمی جیهانی ڕووبدا هێندێک شەڕ لە ناوچەدا ڕوویدا، ڕووسەکان دانەویست پشتیوانی لە ئەرمەنیەکان بکەن، هاتنە هەتا ئەرزەرۆم هاتن بۆ نێوخاچی عوسمانی. ئەو کاتی توانیان وەفاداری عەشیرە کوردەکان بەشی زۆریان بۆ لای خۆیان ڕابکێشن و بیان خەنە شەڕ لەگەڵ ئەرمەنیەکان لەگەڵ ڕووسەکان ببوورە لەگەڵ ڕووسەکان و وەکو هێزی ئیسلام بەکاریان بێنن. لە شەڕ لە دژی ئەرمەنەکانیشدا ئەو شتە ڕوویداوە لەو قەتڵ و عامی 1.5 میلیۆن ئەرمەنی کە ڕوویدا لە تورکیا لەو کاتی عوسمانیدا پێشوەی کە بڵین ببێتە کۆماری تورکیا لە دوا ساڵەکانیدا. ئەمە دیسانەکانێ توانیان ئیستیفادە لە هێزی کورد بکەن تا ئەو کاتەش کە ئاتاتۆرک پەیمانی سیڤەری قبول نەکرد، وتی ئەمە قبول ناکەین و شەڕی کرد، بەشێک لە ئاناتۆلی گرتەوە، چوو لە سامسۆن بەندەری سامسۆن لەشکرێکی گەورەی ڕێکخست، گەڕاوە ئەزمیری لە دەست یۆنانیەکان دەرێنا، هێندێک جەزیرە و ئەوەی لە دەست دەرێنان بەشێکی زۆر لە خاچی گرتەوە بۆرە داردانێل چوو، ئەو تەنگەی دەریای داردانێل ئینگلیسیەکان پاشەکشیان کرد. ئەمانە هەموو لەو کاتەدا کورد یارمەتی ئاتاتۆرکی کرد بەهۆی ئەو ئیسلامی بوونەوە، بەهۆی ئەو مەسەلەی شەڕ لەگەڵ کفر و لەگەڵ مەسیحی و ینی ئاتاتۆرک درۆی لەگەڵ کورد کرد، وتی ئێمە دەمانەوە خەلافەت زیندووکەینەوە، ئیسلام زیندووکەینەوە، ئیسلام لە مەترسیدایە. ئەو قسانە بوو بەهۆی ئەوەی کە شێخ سەعید و ئەو خێڵ و هۆزە کوردانە یارمەتێکی زۆر باشیان کردی ئاتاتۆرک و لە ڕووخانی ئیمپراتوری عوسمانیدا کۆمەچیان کرد. ئیمپراتوریەکە زۆر بێهێز بوو کاتێکی کە ئاتاتۆرک ئەو سەرکەوتنە گەورانەی بەدەستێنا، پادشای عوسمانی هیچ دەسەڵاتی نەما، ینی بوو مرکز بوو بە ئەنکارا. ئاتاتۆرک لە ئەنکارا بوو، بابی عالی لە قوستەنتەنیە، بڵین لە ئیستانبول بوو. ئەمە وای لێ هات بوو کە لە دژی یەکتر شتیان دەنووسی، بەڵام دەسەڵات وردە وردە گوێزراوە بەرەو ئەنکارا و دوایە پادشایان گوێ کردەوە لە خەلافەت
و دوای ئەوەی کە ئەو کاریان کرد لە پرۆسەیەکی 2-3 ساڵەدا هەتا 1923دا پادشاییشیان خڕکردەوە و کۆماریان دامەزراند کە کۆماریان دامەزراند ئەو جار هێزی دەوڵەتیان گوێ کردەوە لە خلافەت و لە پادشایی و لە بڵین ئیسلام و لە سنەت و سێکۆلاریزمیان هێنا ئەرتەشی مۆدێرنیان هێنا شێوەی شەڕی عەشیرەیی و ئەو شێوە کۆنانەی کە عوسمانی بەهۆی وانەوە شکستی خواردبوو ببوو بە ئیمپراتوریەکی بێهێز ئەویان چارەسەر کرد یعنی ئەرتەشی مۆدێرنیان دانا دەوڵەتی مۆدێرنیان دانا بەڵام تاکجەمسەر و هەروەک کوتم بەبێ ڕێز و احتیرام بۆ ئاینەکان و نەتەوەکان و زمانەکانی دیکە کە پێشتر لە دەوڵەتی عوسمانی تاڕادەیەک هەرچەند بەرامبەر بە ئەرمەنەکان و عەلەویەکان زۆر نەرمونیان نەبوون بەڵام قەتڵ عام نەدەکران تا پێش ئەو قەتڵ عامەی کە لە ئەرمەنیەکان کرا بەهۆی ئەو شەڕانەی کە لە عوسمانیدا ڕوویدا کوردیش تاڕادەیەکی زۆر بەهۆی سونی بوونیەوە پارێزرا بوو بەهۆی ئەوەش کە دەوڵەتی مۆدێرن نەبوو دەوڵەتەکە ئیمپراتوری بوو ئێمە جاری پێش باسی جیاوازی ئیمپراتوریمان کرد لەگەڵ دەوڵەتی مۆدێرن ئیمپراتوری خوازیاری ئەوە نییە کە ئەویش لەو کاتیدا لە سەدەی 19دا کە یەک زمان و یەک کولتور و یەک بسەپێنێت خوازیاری ئەوەیە کە ماڵیات بدرێ بە جا ئەگەر عەلەویەک یان ئەرمەنیەک ئەو ئیشەی باشتر ڕاپەڕاند بە وەفاداری خۆی بۆ سوڵتان نیشاندا بە تەبعاً پشتیوانی لێ دەکرا لە بابی عالی لە ینی مەسەلەکە فقط ئیسلامیش نەبوو مەسەلە ئەو وەفاداریە بۆ سوڵتان بوو و ماڵیات بوو جا ئێستا ئەوەی من گرێ بدەمەوە بەوەی کە ئەو ئالتەرناتیڤە سیاسیانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتنە سەرکار بەڵێ ئەو بەشەی کە عوسمانی بوو کە ئێران بوو بەرەو سێکۆلاریزم چوو بەرەو نەوعێک لە جیاکردنەوەی دین لە دەسەڵات چوو یاسای بنچینەیان لە ئەوروپاوە هێنا قوانینێکیان هێنا کە مەدرسە و مەکتەب و دانیشگا و زانکۆ و بێهداشت و ینی زۆر لاسای ئەوروپایان کردەوە بۆ سەنعەتیکردن و مۆدێرنکردنی وڵات وە سیستمی ئەرتەشیشیان گۆڕی ینی ئەو ئەرتەشەی کە زۆرتر خێڵ و عەشیرەکان تێکەڵ دەبوون بە سەریەکدا واتە شێخ سەعید مەسەلەن کە شەڕی رووسیا و تورکیا بوو بڵین عوسمانی بوو دەیان هەزار چەکدانی نرد بۆ پشتیوانی لە عوسمانی بۆی کە سوڵتانی عوسمانی ڕازی بکات لە وەکو بڵین خۆی نیشان بدا وەکو وەفادار بە خەلیفە بە خەلیفەی ئیسلام ئەمە خڕکراوە ئەرتەشێکی مۆدێرن ساز کرا کە لەوێدا خێڵ هیچ دەسەڵاتی نەما بەڵام لە ئێران خێڵەکانیان بە تەواو لە ناو برد ینی ئەوەی کە لە تورکیا کرا خێڵەکان بەو شیدەتەی لە ناو نەچوون کە جا بۆی کە دیسان بگەڕێمەوە بۆ ئەوەی کە لە قەرنی 19دا چۆنی عوسمانی کەڵک لە خێڵەکان وەرگرت هێزێکی گەورەیان ساز کرد لە کوردە سونیەکان کە ئەو کاتی ناویان نابوون حەمیدیە نازانم سوارەی حەمیدە بڵێ ئەوە زۆر گرنگ بوو ئەمە ینی ئەوەی کە ئەگەر هێزێک وەفادار نییە بە ئیسلامیان بە لە دەرەوەی عوسمانیدا خۆی دەدۆزێتەوە لەلایەن خودی کوردەوە سەرکوت بکرێت لەلایەن ئەو هێزەی کە عوسمانی خۆی یارمەتی دەکاوە لە ڕێگای ئیسلامەوە یەکیان گرتووە ئەمە لە هەموو گوندەکان و خێڵەکانداوە خێڵی زۆر خێڵ بوون بە وەفاداری عوسمانی و چوونە ناو ئەو لەشکری حەمیدیەی کە لە سوڵتانی عوسمانی پێیان ڕادەگەیشت لە ڕووی تەنانەت کاکە سەلاح لێرە قەوسێ سواری حەمیدیە دەستیشی هەیە لە کاتی قەتڵ عامی ئەرمەنیەکانە لەوەشە دەستی هەیە بڵێ بۆیە مێژوو ئەڵێ گوایە کوردیش بەشدار بووە لە قەتڵ عامی ئەرمەنیەکانە کەواتە مێژوو وەکو خۆی بگێڕینەوە ئەو سواری حەمیدیە چۆن ئێستا جاش هەیە ئەو سەردەمەش ئاواهی بوون بە یارمەتی دەری دەسەڵاتی عوسمانی بەڵێ من وشەی جاش ئێستا بۆ دوایە باسی دەکەین بەڵام ئەوەی من دەمەویست بڵێم لە نەقشبەندیڕا زمینە خۆشکرا بوار ڕەخسا بوار خۆشکرا بۆ ئەوەی کە حەمیدیە دروست بێ حەمیدیە کە یەکەمین هەنگاوی جاشایەتی پێم وایە بەڵێ بناخەکە دانرا
بناخەکە دانرا بۆ ئەوەی کە کورد بەکاربێ وەکو هێزێکی ئیسلامی لە بەرامبەر ئەو خێڵ و هۆزانەدا کە کوردن و نافەرمانی دەکەن و بەیعەت ناکەن لەگەڵ سوڵتان باج و خەراج نادەنێ و دەسەڵاتی سوڵتانی ئیستانبول یان بڵین بابی عالی قبول ناکەن. ئەمە بناخەکەی دانرا، منیش هەر دەمەویستەوە بڵم لە نەخشبەندیەوە بچین بۆ حەمیدیە کە چۆنیان ئەوە بەکارهێنا. ئەمە ئیدامەی هەیە تاکو ئێمە ئەگە بڵین سەید ڕزا لە شۆڕش دەکات، چەندین شۆڕشی تر دەکرێن لە سەردەمی من وەچی بن خوێندومەتەوە لە 1939 ئیتر بێدەنجی لە عوسمانی دەنێو کورددا، یعنی هەمووی کورد سەر کورد دەکرێت. ئەو بێدەنجێ دەمێنێتەوە تا 1984 کە پەکەکە وەکو هێزێکی غەیری خێڵەکی غەیری عەشیرەیی سێکولار مارکسیست لینینیست دێتە. بەڵام پەکەکەش خوێندنەوەیەکی ئەو کاتی هەڵە دەکات بۆ یانی ڕوای من بۆ مەسەلەی کورد و قەزیەکەی. یعنی کێشەی پەکەکە ئەوەیە کە حکوومەتێکی چەپی بە شێوەی یەکێتی سۆڤیەت. بەڵام کاک سەلاح بۆ تۆزە پێش ئەوە باس ناکەی، سەردەمی باسی عێراق بۆ ناکەین کاتێ حیزبی شیوەی عێراقی پێش پەکەکەیە. من دەمەویست بێمە سەرەوە باسی کە فەرموویە لەو سەردەمی ئاغایەتی و دەرەبەگایەتەیە پێویستێمە باسی عێراقیش بکەین کە کاتێک دەوڵەتی عێراقی دروستە بێت و دوای ئەوەی کە پاشایەتی ئەڕوخە و عەبدولکەریم قاسم ئەوانێتە سەردەمی عەبدولکەریم قاسم ئەو سەردەمەیە کە نەوت خۆماڵیەکرێ کە بەرامبەر بە ئاغاکان ئەوەستێنێتەوە زەوی زارەکان لە ئاغا و دەرەبەکاندا ئەسێنێتەوە ئەیرێتەوە بە خەڵکی فەلاح. لێرەوە حەزەکەم بچیتە ناو ئەوە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان و بارزانی بە دژی حکوومەتی عەبدولکەریم قاسم و سازدانی ئاغاکانی کوردستانی باشوور دژی ئەو سەرکردایەتی کە ئەو سەردەمان لایەنگری لە ڕۆژهەڵات بوو، بڵێن لایەنگری یەکێتی سۆڤیەت و ئەوانە بوو. حەزەکەم ئەوان ناوەخنێک لەوانە شۆشڕە بەما بۆکی سپاس دەکەم. بەڵێ زۆر باش بوو وە بیر تێنامەوە هەرچەند هەر دەگەڕامەوە سەر ئەو مۆزوعش، بەڵام لەوانە بوو تۆزێکی پێ بچێ چون باسەکە لکوپۆپی زۆرە بۆ خۆ دەزانی ئەولا ئەمە بەڵێ دەقیقەن منیش ئەوە خەریک بووم باس بکەم. ئەو شۆڕشەی کە لە بارزان ڕوویدا دیارە پێشدا باسی ئەوە بکەم شۆڕشی عەشیرەیی من نەپێم باشە نەپێم خراپە پەیوەندی بە سەرۆک عەشیرەوە هەیە. ئەگە سەرۆک عەشیرە ئینسانێکی شەریف و کاراکتێرێکی باش بێ شۆڕشەکە تاڕادەیەک هەرچەند دیسانیش ناکرێ بڵێ پێشکەوتویە ناکرێ بڵێ، بەڵام دەکرێ بڵێ لە ڕووی کولتوری و لە ڕووی بڵێن مێژوویەوە ئەتۆ بڵێ کە ئەوە بەشێکە لەو کولتور و لەو زەمانە لە زەمانێکە کاک سەلاح. بەڵێ ئەخر باشە ئەمە ئێستاگە تو چاو لێ بکەین ئەمیش دەمەوێت ئەوە بڵم بۆ مەلا مستەفا دروست بوو. پێشوی شێخ ئەحمەدی بارزان بوو کەسێکی مرۆڤێکی دەڵێن زۆر شەریف و ئینسانێکی وەکو کەسایەتی کە باسی دەکەن. ئێستا من بەڕاستی زۆر شارەزانیم، بەڵام پێم وابێ ئەو شتانە حتمما ینی تەوجیهی هەیە کە ئەو قسانە لەسەر مەلا ئەحمەدی بارزانی بڵێ خوا لێ خۆش بوو شێخ ئەحمەد. دوایوی براکەی دێ مەلا مستەفای بارزانی ئەمە دەکرێ بڵێن لە چەندین ڕوانگەوە سەیری بکەین، یەک لە ڕوانگەی کەسایەتیەوە، دوو لە ڕوانگەی مێژوویەوە، لە ڕوانگەی ستراکتێری حیزبی و سیاسیەوە. لە ڕوانگەی ستراکتێری حیزبی و سیاسیەوە ئەمە درێژەی ئەو شۆڕشە خێڵەچانەیە کە کورد پێشتر کردوێتی، یعنی جیاوازی نییە. سەرۆک عەشیرەی هەیە، حیزبی نییە، ئەندامی سیاسی و مەکتەب سیاسی و شت نایخوا ئازادی بیر و ڕادەربڕین نییە، یەک نەفەر بڕیاری بەدەستە سەرۆک عەشیرە. و سەرۆک عەشیرە بڕیار دەدات کە سڵح بکرێ، شەڕ بکرێ، پێکهاتن بکرێ، ئاژبەتاڵ بکرێ. یعنی یەک کەس بە تاقی تەنیا لەو بەناو حیزبەدا دیارە پێشدا ڕۆشنبیران حەول دەدەن بێنە ناو و هاوکاری مەلا مستەفا بکەن و
ڕێنمایی بکەن یان بڵین سەرپەرشتی سیاست بکەن ئەو وەکو سیمبۆل ینی ئەو برای مەحمەد و مام جەلال و ئەوانە کە ڕۆشنبیرانی ئەو سەردەمن کە دێن هاوکاری مەلا مستەفا دەکەن ئەوەی کە من لێ تێدەگەم مەسەلەکان ئەوەیە کە مەلا مستەفا وەکو کاریسما وەکو سیمبۆل وەکو هیمایەکی میلی بپارێزن بەڵام عەقڵی سیاسی بچێ بۆ مەکتەبی سیاسی بڕیاری سیاسی لەوێ بدرێ مەلا مستەفا ئەوە قبول ناکە هەمویان دەردەکایان دەی هەوێ بیان کوژێ بەو سیستمی عەشیرەیی کە لەوێدا ڕەخنە ینی وەفاداریانی خەیانەت ڕەخنە ینی ئەوە ئەمە باسی ئەوەمان کرد لە سیستمی فیۆدالی و خێڵەچیدا ئەو شتانە هەمووی ینی کە لە قسەی سەرۆک عەشیرە دەردەچی وەکو خەیانەت چاو لێ دەکرێت ڕەخنە لە فیۆدالیزمدا بە شەق جواب دەدرێتەوە ئەمە زۆر جیاوازە لە بورجوازی لە بورجوازیدا ڕەخنە بە ڕەخنە وەڵام دەدرێتەوە و لە کاپیتالیزمدا یان لە بڵین سیستمی دوای فیۆدالدا بەڵام لە فیۆدالدا ئەگەر ڕێبەرەکە فیۆدالەکە یان سەرۆک عەشیرەکە سەرۆکێکی لە ڕووی کارکتێرەوە کەسێکی شەریف نەبێ ڕەخنە بە شەق و بە کوشتن وڵامی دەدرێتەوە و سیستمەکەش ڕێگای پێدەدا سیستمی فیۆدالی ئەو ڕێگایە بە سەرۆک عەشیرە دەدا کە جا ئەمە دەڵێم کە بەڵێ ئەمە یەکەم بناخەی یان لە باشوور شکستی حیزبی مۆدێرنە ینی ڕۆشنبیران دەچن حەول دەدەن بەڵام لە جیادوای کە سەر بکەون مەلا مستەفا گەورە دەکەنەوە ئەوەندی دیکەی ینی کەواتە هەڵەیەکی زۆر کوشنداکەن هەڵەیەکی زۆرەکەن کە تا ئێستا تەفسیری هەڵەی ئەوان کردویانە 100% دوایش لە کاتی ئەو کاتی کە ئەو ئەمریکا هات ئەو زوونەی دانا و ئەو دوایە کە سەدامیان ڕووخان دیسان مام جەلال خۆی دەچێتە بەغدا مەسعود بارزانی دەکەنە ینی هەڵەیەکی لەویش کوشەندەتر دەکەن لە بڵین 40 ساڵ دواتر دیسان هەمان هەڵە زۆر بەخراپتر ئەگەر زۆری بیر لێ بکەیەوە یانە تۆ دیسان سەرۆک عەشیرەیەک دێنی دەیکەوە ڕێبەری کوردستانە ئەمە وا لێ دێ کار دەکاتە سەر هەموو سیاسەتی کوردستان ئەمە مانای ئەوە نییە تەنانەت ڕۆشنبیرەکان و واعیەکان و ئەوانشی کە لە ناو حیزب و سیاسەتی کوردیا بوون ئەوانش هەر هەمیان خێڵەکی و عەقیدەتی لە مانتاڵەتیانە وجودی هەیە ماوەتەوە ئەوانە بەدەر لەوەی کە هەنێ خوێنەوار و شعریان داناوە برای محمەد شعری دانا و کچەکانی شعریان داناوە بەڵام ئەوانە هەر هەموو لە مانتاڵەتیانە ئەمانە عەشیرەت و خێڵەکی و بنەماڵەیین بۆیە هەم دیسان و جاری تر ئەچن خۆیان تەسلیم بە خێڵ و عەشیرەت و بنەماڵەی بارزانیەکەنەوە بەڵێ پێما ڕاستە و قسەی تۆ ینی خۆیان تیاندا هەیە بەڵام زۆر جیاواز دەبوو ئەگەر بەدەستوانە باە من پێمایە سیاست جیاواز دەبوو هەرچەند ناکرێ بڵێ ئەوانە ڕۆشنبیرانی مۆدێرنن یان سیکولار بەو معنایەن یان ئیدئۆلۆژیی چەپ بە شێوەیەکی دەوانەدا بەهێزە چون ئەو چەپانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون بەشی زۆریان زۆر ڕووکەش بوو ینی لە ڕووی ئایدۆلۆژیکەوە ئێستا و عەزیز محەممەد وانە هەموو دوایە یان بوونەوە مسلمان یان خەریکی نوێژ و ڕۆژ و تاعاتێ بوون چون ئیسلامەکان مرد بە پشتێنەکەیەوە وەزانی بەڵێ ئەخر ئەوەیە مشکلەکە ینی ئەوە دەکرێت بڵێ مەسەلەن مام جەلال و برای مەحمەد ڕۆشنبیری زیرەک بوون بە هەرحاڵ لە ڕووی سیاسیەوە تێگەیشتوو بوون بەڵام ئەو هەڵە مێژوویەیان کرد بەس ئەگەر بەهاتپایە خێڵ و هۆز دەوری نەبوایە لە شۆڕشی باشووردا لە پەنجاکان و شێستەکان و ئەوەدا پێما زۆر جیاواز دەبوو ئێستا دەوری وڵاتانی سەرمایهداری چۆن بوو لە مەسلەی دروستکردنی زیندووکردنەوەی خێڵ و عەشیرەت هەروەها بەردەوامی پێدان هەروەها یارمەتی دانیان بە تایبەتی لە کاتی عێراق لە کاتی عەبدولکەریم قاسمە وەکو لە مێژووە دیارە بەریتانیا و ئیسرائیل پارتی دیموکراتی کوردستان و بارزانیەنەوەکە بێت شۆڕش بکە یاخۆ خەباتی چەکداری بکە دژی حکوومەتەکەی عەبدولکەریم قاسم باسێکی دەوری کۆمەلگای نێودەوڵەتیش مامەوە کە باسێکی ڕاستە من پێم خۆشە پێشوەی بچمە سەرە و باسا
چونکە ئەو بەرنامەیە پێما بێ کاتەکەی تۆزێک زیاتر دەبێت کاتمان هەیە دەبێت بچمە سەر باسێکی زۆر گرنگ ئەویژەوەیە کە ئاتاتۆرک و ڕزا شا خێڵەکانیان وەک یەک سەرکوت نەکرد ینی 1984 سیستمی سیاسی تورکیە توانی خێڵەکان لە دژی پەکەکە بەکاربێنێ زۆر خراپیش بەکاری هێنان خێڵەکانی مسلح کرد چەکداری کردن بەڵام 1970 جەمهوری ئیسلامی نەیتوانی خێڵە کوردەکان لە دژی حیزبی دموکرات و کۆمەڵە بەکاربێنێ بەهۆی وەی کە ڕزاشان لە ناوی بردبوو یعنی نان دەتوانی کوڕەکانی ئیسماعیل ئاغا یا کوڕەکانی فلان خێڵ و عشیرەی سەردەمی ڕزاشا بگەڕێنەوە بۆ سەرکوتکردنی حیزبەکان ناچار دەستە و داوێنی مەسعود بارزانی و خێڵی بارزانی بوون بۆ سەرکوتکردنی شۆڕشی ڕۆژهەڵات یعنی نانتوانی ئیسیفادە لە خێڵەکانی خۆیان بکەن خێڵی بچووکیان بەکارهێنا وەکو مەنگوڕەکان و ئەوانە خێڵی ئەوە نەبوون ینی ئەوە نەبوون نان دەتوانی کوردستان بگرنەوە هیچیان پێ نەدەکرا و زۆریش خەڵکیان لێ کوژرا ینی زۆر دوا پەشیوان بوونەوە مەنگوڕەکان و ئەوانە لەوەی کە هاوکاری کۆماری ئیسلامیان کردووە بە تەبیعەتی خێڵەچی بوونی خۆیانە و کاریان کردووە بە تەبیعەتی وەکە حزبی دموکرات هێندێک بڵین نابەرپرسیارانە یان هێندێک بەبێ سایکۆلۆژی خێڵ بناسێ و باش لی تێبگا لەگەڵیان ماملەی کرد کە خێڵ دەبێت لەگەڵ سەرۆکەکەی قسە بکرێ وەفاداریان بەدەست بێ دەبێ ینی دیپلۆماسی لەگەڵ خێڵ زۆر جیاوازە لە دیپلۆماسی لەگەڵ گروپی دیکە گروپی کۆمەڵایەتی دیکە ئەوە بوو بەهۆی وەی کە ئەوانە هاوکاری کۆماری ئیسلامیان کرد بەڵام هاوکاریەکەیان هیچ گرنگایەتی نەبوو هیچ لە گرتنەوەی کوردستاندا ئەوەی کە بەڕاستی دەستی هەبوو ماڵی بارزانی بوون کە بەشی زۆری ڕۆژهەڵاتیان گرتەوە بە پێی ئەو ئەزمون و سەربردایان بڵین لێ هاتوویە مێژوویەی کە لەوەدا هەیەە لەو کارەدا هەیە لە کۆنەوە ئەو کارانان هەبووە هەمیشە سوڵتانی وان لە دەرەوە بۆ جایە لە تاران بووە یا لە ئەنقارا بووە یان لە دمشق بووە لە هیچێک لە پێتەختەکانی وڵاتانی دەرەوە بۆ یا جاروبارە لە بەغدا بووە یعنی ئەوە نەبووە کە ئاجیندای میلەتی خۆیان بەڕێوە بەرن یان بڵین مەموریەتیان ئەوە بێ کە بۆ میلەتی خۆیانیش بکەن ئەمە شتێکی مێژوویە بەڕاستیەوەی من دەیڵم پرۆپاگەندە نییە ینی وەکو ئەجیندای دەوڵەتەکانی دراوسێ لەگەڵ ئەجیندای دەرەوەیە کەچیان پێسپێراوە لەبەرەوەی ئەوان دروستیان کردو ئەجیدای ئەوانیان جێبەجێ کردووە دەقیقەن وایە بەداخەوە بەڵام لە ئێران بەهۆی وەی کە خێڵەکان سەرکوت کرابوون ڕزاشا خێڵەکانی لەناو بردبوو هیچ هێزێک لە بەرامبەر کۆمەڵە و حیزبدا نەبوو جگە لەو خێڵێک کە لە باشوورەوە هێنایان و ئەو شەڕیان پێکرد بەڵام یەک شتیش لێرەدا لە بیرمان نەچێت دوایی خودی حیزبی دموکرات و کۆمەڵەش بە پێی وەی کە دایانکرد ئەو ناوچەیە ئیمنە ئەو گوندەی منە فلان ناوچەی منە شەڕی ناوخۆیان دەست پێ کرد یعنی ئەمە مینتالیتەی خێڵەکایەتێر وەکو تۆ گوتێت کە لە برای مەحمەد و مام جەلالیشدا نەسری بووەوە ئەو شتە هەرتیاندا هەبوو بەداخەوە لە حوڵای مهتەدی و دکتۆر قاسملو ئەوانەشدا ئەو مینتالیتەیە هەرما بۆیە حیزبەکانیان شەڕی ناوچە گەریان کرد شەڕ ینی بە سەدان پێشمەرگە جایستا 500 پێشمەرگە 1000 پێشمەرگە من نازانم بەڵام لەوانەیە نزیک 1000 پێشمەرگیان لە یەکتر کوشت بێ لەوانەشە 500-600 پێشمەرگیان لە یەکتر کوشت بێ ئەمە لانی کەم و لانی زۆر ئەگەر باس بکەین بەڵام بۆچیە شەڕ ڕوویدا بەهۆی وەی کە ئەتۆ حیزبی مۆدێرنت هەیە دەڵێ ئەمن مەسەلەی کورد تێناگا لە قەزیەکە تێناگا دەڵێ دەمهەوێ سیستمیکی بڵین بە سەبکی چین ماویستی یا نازانم بە شێوەیەکی کۆمونیستی لە ئێرانێ نەک لە کوردستانە دا بمەزرێنم لە حاڵێکیدا کورد قەدە و قودرەتە نییە کە دەسەڵاتی تاران یان ئانکارا یان بەغدا دیاری بکات لە ناوچەکەدا بەڵام ئەو خوێندنەوەی ئەوانە دەیکەن و خۆیان وەکو حیزبێکی نێونەتەوەیی ئایدۆلۆژی کۆمونیزم دێنە مەیدان
ئەمە خوێندنەوەیەکی زۆر هەڵەیە باسی پەکەکەمان کرد کاویش بە جۆرێکی تر خوێندنەوەیەکی هەڵەی هەبوو لەو کاتیدا دەوڵەتی تورکیا زۆر بە زیرەکی خێڵەکانی لە دژی بەکارهێنان و دێهاتەکان و خێڵەکانیان چەکدار کرد و گورزێکی زۆر کوچندیان لێدان لەو کاتیدا بەڵام لە کوردستان ئێرانێ بەهۆی ئەو ئیسلاحاتی ڕزاشا کردی و لە ناوبردنی خێڵەکان کۆمەڵە و حزبی دموکرات کێشەیەکی زۆر بچووکتریان هەبوو کێشەکە بەس تەنیا پارتی دموکرات بوو کە لە دەرەوەدا هات بوو بەڵام کێشەیەکی گەورەتریان هەبوویژەوە بوو کە خۆیان لەسەر ناوچە شەڕیان دەکرد لەسەرەوەی کە کام ناوچە هی کام حیزبە ینی ئەمە ڕۆشنبیرانی کو زۆر کەم وەکو هەڵا باسی دەکەن کە نەدەبوو ڕوویدابا و کورد نابێ ئەو هەڵانە دووپات کاتەوە و یعنی وەکو وەی چاوی لێ دەکەن کە هەڵەیەک ڕووی داوە دەبێت چاوپۆشی لێ بکردرێ کە بڵین لەوە ناکۆڵنە و بنەماکەی چییە ستراکتێری پشتەوەی چییە ئەمە لە چ زێهنیەتێکەوە هەڵدەقڵەیە ئەمە نییە کە خەڵکێک تووشی هەڵە بێ ئەمە شتی لە پشتە ینی بەڕاستی هەنی ئەگەر زۆری لێ بکۆڵەوە هیچ شەڕێک بەبێ هۆکار ڕوو نادا ئەو ستراکتێری شەڕی ناوخۆیی بەردەوام لە کووردا دووپات دەبێتەوە لە هەر جێگایەک کە حیزبی مۆدرن دێ دیسان سەر هەڵدەداتەوە بەڵام کە حیزبی خەڵەکی دەیتر ڕاستەوخۆ بۆ دەوڵەتانی ناوچە کارەکە دەکا ینی زۆر خراپتر شتەکە ڕوودەدا مەبەستی من لێرەدا چییە مەبەستی من لێردا ئەوەیە کە ئێمە بۆەوەی کە ئەلەو شتە بێینە دەرێ ببینە خاوەنی حیزبی مۆدرن دەبێ ئەوە بزارین کە ئەو ئەیدۆلۆژیانەی شکستیان خواردۆ لە ناوچەکەدا لە خاوەرمیانەدا ئەو گوتارە سیاسیانە کامەن شکستیان خواردووە ئەو گوتارانەی کە دەتوانن بڵین ڕێگای خەباتێکی نوێ بکەنەوە ئەمانە زیاتر بناسیین پێم وایە ئێستا پەکەکە لە 1992 یان لە دوای جیرانی ئۆجەلانەوە هەنگاوی هەڵێناوە بەرەوەی کە ئایدۆلۆژیەکەی تێکەڵک بێ لە ژن پارێزی ژینگە پارێزی کەمایەتی پارێزی و خوێندنەوەیەکی تازای بۆ مەسەلەکە کردووە ینی خوێندنەوەیەکی دەکرێت بڵێ وڵات پارێزانەیە ئەوەی کە مودێلەی کە لە ڕۆژاوای کوردستانیش دایان مەزراند و ئێستا سوڵتانەکەی ئەنکارا خێڵێکی تەرخان کردووە یان مەموریەتی پێداوە ئاجیندای بۆ داناوە لە ناوی بەرێ و هەرەوەژ نییە ئەتۆ ئەنەکەسەت هەیە کە ئامانجەکەی ئەوەیە کە خێڵەکان لە ناو ڕۆژاوای کوردستان وەکو ئەو شتێک کە باسمان کرد سەردەمی عوسمانی حەمیدیە و سوارەی حەمیدیە بەڵێ عینی ئەو شتە گەماروی بدەن لە ناو خۆرە ینی ئەوە فقط ئەوە نییە کە لە دەرەوەڕا پارتی دموکراتیان لە دژی بەسیج کردووە یان ئاجیندایان داوەتێ بۆ ئەوەی کە کۆنتترۆلی بک بچوکی بکاتەوە و سنوورەکانی لێ ببەستێ خەندەقی بۆ ینی پێشی جم و جۆڵی ئابوورەکەی بگرێ ئەو شتانەوە لەو لای درۆنی بنێرێتە سەر قەندیلی کادیرەکانی بکوژێ ئەمە شەڕ لەسەر ناوچەیە ینی شەڕی خێڵ ئەمن بۆیە جاری پێشێش گوتم شەڕی خێڵ لەگەڵ دەوڵەتەکان نییە لەگەڵ ئێران و عێراق و نەزام ئەوە هەمووی دروی زۆر گەورە نەوشتانە شەڕی خێڵ لەسەرەوەی ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی کوردێکی دیکەدان بکەونە ژێر دەسەڵاتی خۆی ناوچە لە ژێر دەستی بەسەر زۆرترین ناوچەیە بێ بەڵێ بەڵام دەوڵەتانی ناوچە پشتیوانی لێ بکەن جا کام دەوڵەت پشتیوانی لێ بکە ئێران بێ تورکیا بێ هەر دەوڵەتێک بێ ئەمە خێڵ دەخوازێ خۆی بسپێرێ بە دەوڵەتێک و لە کۆنیشەوە ئەو شتە بەردەوام هەبووە ینی ئەتۆ کە باسی حەبیدوڵای نەهری یارمەتی وەرگرتووە لە عوسمانیان زۆر چەک و چۆڵی وەرگرتۆ زۆر ینی خۆی بە وەفادار نیشانداوە دوایە کە دیتوێتی ئیمکانی ئەوەی هەیە عروسەکان پشتی بدن وەفاداریەکەی تەواو بووە لەگەڵ عروسان چۆ قسەی کردووە و توێتی وەرن نیمچە ئیمارەت باسی دەوڵەت نەتەوە شت نییە ئیمارەتێکم بۆ دامەزرێن عروسەکانیش گوتویانە ئێمە ئێستا لەگەڵ تورکەمەنەکانی خۆمان دەشەرداین هێزی چەکدار ناتوانین بنێرین بۆ یارمەتی تۆ عوسمانی پێیزانیوە بانجیان کردو بۆ قوستەنتەنیە ئیستانبول لەوێ
نردویانە بۆ ئێستا لە بیرم نیە بۆ مەکە وابزانم بۆ عەرەبستان بۆ تەبعید بەڵێ بۆ منفا بەڵێ بۆ منفایان نردووە لەسەر ئەوەی کە تۆ ژێر بەژێر لەگەڵ رووسیا بەڵێ تەوافقت هەیە بۆ ئەوەی کە کۆمەک و یارمەتیان لێوەرگری ئەمە مینتالیتەی خێڵە ئێمە لە مێژووی چاواشەکراوی کوردایەتیدا ئەو شتانەمان پێدەفرۆشنەوە وەکو دەوڵەت میلەت وەکو نەتەوە سازکردن وەکو ینی وەکو مەسەلەن ئێستا مەلا مستەفای بارزانیمان لێ دەکەنە ڕێبەری میلەتی نەتەوایەتی ڕێبەری ڕۆحی ئەم جۆرە ناحاڵی بوون ناتێگەیشتووی لە مێژوو بە شێوەیەکی ڕەخنەگرانە ناتوانن مێژوەکە بخوێننەوە مامەلەی لەگەڵ بکەن لێی تێناگەن لەوەی کە چ ڕوویداوە لەو مێژوویەدا پاڵەوان سازی دەکەن ئوستورە سازی دەکەن ینی قارەمان بە پیرۆزیان دەکەن ڕێبەران ئێستا ژەر درێژەی هەیە ینی کۆمەڵێک شێخ و مەشایخ و ئاغاوەتمان لێ پیرۆز دەکەن وەکو قارەمانی میلی نەتەوەکە دەبێ ڕێزیان بۆ دابنێ دەبێ مەسەلەن ئەگەر ڕەخنەشیان لێ بگیرێ ڕەخنە وەکو خەیانەت بە کورد چاو لێ دەکەن ینی ئەتۆ کە ڕەخنە لە فلان سەرۆک دەگری ئەمە خەیانەت لە کورد کردووە کە ڕەخنە لە حیزب دەگری یا ڕەخنە لە ڕابردووی حیزبەکان دەگری جارێ دەڵێن ڕابردووەکە نابێ باز بکرێ ئەمە دەبێ بەردێکی لەسەر دابنرێ و بڵین تازە هەڵەیە و ڕووی داوە لەوێ بۆ لاوە نابێ ڕووبدا ناڵێن دەبێ ستراکتەرەکە بگۆڕین ناڵێن دەبێ حیزبی مۆدێرن دروست بکەین ناڵێن دەبێ ئێمە دەبێ ئەو جۆرە حیزبایەتێ تێبقاڕێنین کاکسەڵات چێ بڵێ ڕۆشنبیران یعنی لانی کەم ئەوان دەبێ ئەم باشە ڕۆشنبیران وا دەڵێن بەڵام ئێستا لە ناو ڕۆشنبیرانی کووردا بەگشتی و هەروەها لە ناو حیزبەکانە بە تایبەتی ئەوانەی کە ئێستا برەوی ڕۆشنبیری و بڵێن ڕێچکەی ڕۆشنبیر و ڕێچکەی حیزبایەتی و ئەمانەیان گرتوتە دەستەوە مقەیەدن بە مەزهەبەوە کاکسەڵح ئێمە ئەبێ باسی مەزهەب بکەین لەم سەردەمە تەنانەت مەزهەب وازیندوو بەتۆ بە تایبەتی ئاینی ئیسلام هاتۆتە ناو هزر و بیری تەنانەت زۆری ڕۆشنبیرەکانەوە باشە ڕۆشنبیرمان هەیە کە یەکێکە لە ڕۆشنبیرە ناودارەکانمان نووسینی هەیە کۆڕ و سیمینارەکە ئەڵێ ئیسلام ئەکرێ لە سیاسەتە بەشدار بێ ئەکرێ لەگەڵ یا سەواو مەعامەلە بکەی لەگەڵ ئیسلامە لە سیاسەتە بەشدار بی ئیسلام ناتوانی وەلاوە بنەی ئەو ئیسلامە ناکە دایکان و باوکان و ئەمانەمان هەیەی ئەو ئیسلامی کە ئێستا لە ئارایە تەبێ ئەو ئیسلامە بۆ بە چەنەها پارچەوە لە سەلەفی و لە ئیخوانی و لە نازانچی و نەخشتانەوە ئەم ڕۆشنبیرانە داهاتووی ئەم کۆمەلگایە بەچی ئەگەێنن کاک سەلاحی خۆشەویست تۆ ئەفەرمووی ئێمە داوا لە ڕۆشنبیران بکەین کە ئەو مەنتاڵێتێت تێپەڕێنن بڵێن حەق و مافی کورد لە ژێر ڕکێفی خێڵ و عەشرەت و ئەمانەیە بێنە دەرەوە حیزبێکی مۆدێرنە دروستکەن ئەم شتی ئەوەی کە سەردەم ئەخوازێ بێنە ئارەوە بۆی ئیتر ئەم شەڕ و کوشتار و لەناوبردن و قەڵکردن و دوای ئەوە شەڕی قەومیەت و شەڕی مەسەبێت و ئەمانە ئیتر بەس بێت ناوچەیەکی ئارام دروست بێ لەو ناوچەیە فەرموو ببوورە بەڵێ من ئەگەر لەبیرت بێ باسی ئەوەمان کردە و ئالترناتیوانەی ئێستا ئەو مۆدێلە سیاسانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبوون چی بوون نەگەیشتی لەسەر ئیسلامی سیاسی کە لە ئێران لە ئەفغانستان لە میسر لە سەردەمی مۆرسیدا ئەلقاعیدە داعیش ئەوانە هەموو تاقی کراونەوە لە زۆر وڵات هاتۆتە سەرکار و بینراوە کە ئەو ئالترناتیوە ڕێگاچارە نییە بەڵام یەک مەسەلەی دێرەدا دەگۆڕێدا ئێستا لە وڵاتانی دموکراتیک لە سوید لە فەرانسا لە بڵین ئالمانیا حیزبی مەسیحی سیاستدا بەڵام سیستم سێکۆلارە یعنی بەحث لەسەرەوەی نییە فکری ئیسلامی قەدەغە بکرێت بەحث لەسەرەوەی نییە کە حیزبی ئیسلامی مافی ئەوەی نەبێ بانگەشە بۆ ئیسلام بکایان بۆ بیرروڕای خۆی بکەیان لە ڕووی سیاسیەوە بەحسەکە وەیە حیزبی ئیسلامی نابێ بتوانێت سیستم بگۆڕێ نەک حیزبی حیزبێکی تر بۆی نییە ئیسلام وەکو مەسیحی نییە ئیسلام وەکو ئاینەکانی تر نییە ئیسلام بۆ دەسەڵات ئیشەکات
باشە ئەمە لە محەممەدەوە خەریکی دەسەڵات باسمان کرد قورئانە ئەوەیە بڵێ ڕاستە باسمان کرد کە ئاتاتۆرک و ڕزاشا بە ڕێگایەکی زۆر تند و تیژەمکاریان کرد ئیسلامیان لابرد بەڵام دوای ئیسلام گەڕاوە یعنی ئەوە نییە تۆ بڵێ بەشێکی زۆر لە کۆمەلگات دەتوانی دەنجی حەزف بکەی یان ڕێگای لێ بگری ئەمە ناکرێت بەڵام دەکرێت بڵێ ئێمە سیستمێکی سیکولار دادەمەزرێنین لەو سیستمە سیکولارەدا دەنگدان هەبێ من پێم وایە بەشێکی زۆری لەوەی کە لە میسر و ئێستا لە باشوور و لە زۆر جێی دیکە خەڵک بەرەو حیزبی ئیسلامی دەچێت ئەوەیە کە حیزبە عیلمانیەکان گەندەڵ دەبن زۆر گەندەڵ دەبن ینی ئەو گەندەڵەیە کە لە ئێرانیش حکوومەتی شا بەرەو گەندەڵێکی سیاسی تاڕادەیەک ئابووری چوو بوو جیاوازی چینایەتەکەی زۆر لەگەڵ خەڵکی یاسایی دیاربوویانی هێندێک شت ڕوو دەدەن لە تورکیش کە ئەو ئەردۆغان و ئەوە لایەنگری خۆیان هەیە دەبێ هۆکارەکانی جا لە ڕووی سوسیۆلۆگیاوەیە لە ڕووی بڵین ئەفکاری عمومی بیرروڕای گشتی نێو خەڵکەوە هەیە دەبێ ئەو شتانە تاڕادەیەک لێک بدرێتەوە بۆ ئەوەی کە بزانین کە بۆچی ئیسلام دەبێتە ئالترناتیڤ و دەنگ دێنێتەوە بەڵام لە تورکیا کە دەنجی هێناوە ئەردۆغان توانی سیستم بکاتە تاگڕێبەر ڕێبەری مادام العمر ینی ڕێبەری هەتایی لە ڕێگای هەڵبژاردنەوە نەیتوانی هەڵبژاردن لە ناوبەرێ ئەو نەشی توانی سیستمی سیکولار لە ناوبەرێ بەڵام لە وڵاتێکی لاوااستر وەکو ئەفغانستان وەکو ئێران لە ئێران شۆڕشێک کرا هەم هەڵبژاردنیان لە ناوبرد هەم سیستمی تاک حیزبیان هێنا و هەم کردیانە ئیسلامی و سیکولاریزمیان لە ناوبرد هەموو ئەو شتانەی کە لە سەردەمی شادا هەبوو لە ناویان برد بەڵام کۆمەلگاکە پێشکەوتوو بوو دیسان سیکولاریزم گەڕاوە دیسان مۆدرنیتە گەڕاوە ینی ئێستا کۆمەلگای ئێران زۆر کەمتر لە کۆمەلگای سەردەمی شا مەسحەبیە زۆر کەمتر ئاینیە ئێستا زۆر زیاتر سیکولارە بە پێچەوانەی ئەو هەموو حەولەی کە کۆماری ئیسلامی داوێتی ئەمە هۆکارەکەی لە چیدا هۆکارەکەی لەوەدا کە کۆمەلگا دەورێکی گرنگ دەبینێ بەس سیستمی سیاسی بە تەنێ نییە کە بڕیار دەدا کە ئەو کۆمەلگایە بەرەو چۆت دەچێ بەڵام ئەوە ڕاستە ئەتۆ ئەگەر سیستمێکی سیاسی لاوازت هەبێ میراتێکی دموکراتیکی لاوازت هەبێ ئەو احتیمالە هەیە وەکو لە میسر ڕوویدا کە ئیسلامیەکان هاتن کۆمەلگایان بەدەستەوە گردوایە بە کودیتا چارەسەر کرا کودیتا ژیانی گەڕانەوەی ئەو کابرایە نێوی چ بوو ئەوەی حوسنی مبارەک یعنی سیسی هەمان حوسنی مبارەکە بەس ناویان جیاوازە یعنی ئەمە ئەو کابرا نیزامیەکە دیسان هاتەوە سیکۆلارە بەڵام گەندەڵە ئەم کێشەی گەندەڵێکە چارەسەر نەبوو شۆڕشەکە شکستی خوارد بەهۆی وەی کە نایان دەتوانی لە ڕێگایەکی دیکەوە ئیسلامی ئیخوانی لابرن چونکە ئیسلامیەکە هاتبوو دەیویست هەمووان حەزف بکە ینی دەیهەویست دەسەڵات و سوڵتەی ئیخوان و المسلمین بە شێوەیەکی ڕەها بەسەر کۆمەلگادا بسەپێنێ و دەستیان پێکرد بوو ئەو کارێکە لە تورکیا بۆیان نەدەکرا بەهۆی وەی کە سیستمەکە بڵین مۆدرنیتەکە سێکۆلاریزمەکە بەو شێوەیە ڕیشەی داکوتا بوو لانیکەم 40% خەڵک دەنجیان بە کەماڵیستەکان دەدا تۆ ناتوانیت 40% خەڵک بڵین ئەوە بکەی زۆر زەحمەتە و ئێستا بۆتە 50-50 لە هەڵبژاردننی دوایین هەڵبژاردن لە تورکیەدا دەبینی 52 ینی ڕێژەیەکی زۆر کەم ئەردۆغان لە پێشە لە پێش حیزبە کەماڵیستەکانە لە ئەو حیزبە سیکولارەکانە ئەوە ینی کێشەی سیکولاریزم لە تورکیە یەکلا نەبووتەوە و تازەش یەکلا نابێتەوە بە قازانجی ئیسلامیەکان ینی هەرچی زیاتر دەچینە پێشە بەڵام بۆ کوردستانی باشوور ئەگەر حیزبێک بیهەوێ یاساکانی شەریعەدا بمەزرێنێ ئەگەر سیستم نابێ ئیجازە پێ بدە لە هیچ شوێ دنیا ئێستا لە تورکیە ئیجازە بە حیزبی داد و گەشە پێدان نادەن یاساکانی شەریعە بسەپێنێ لە خودی تورکیا سوڵتانەکەی تورکیا ئەو ئیجازەی پێ نادرێت اینجا بەهاءالدین نازانم سەلاحەدین دەبێت لە باشوورم ئیجازەیە پێ بدرێ یان بەڵام لە تورکیا سیستەم و قانونێکی
سیکولار بنیادنراوە دەستورێکی سیکولار هەیە لە تورکیا لەبەرەوە ئەمە پێویستی بە پەرلەمانەیە پێویستی بە دانگدانێ بەڵام لە عێراق و لە باشوور و لە ئێراندا سیستەم و دەوڵەتێکی سیکولارمان نییە بڵێن دەستوری سیکولارمان نیە دەستوری عێراقی دەستورێکی سیکولار نیە گەرێمە باسی باشوور بکەیت دەستوری عێراقی لەسەر بنەمای دەستوری ئیسلامی دابەزراوە سەرەتاکەی بە ئاەتی ئیسلام دەست پێکا و لەناو دەستورەکەشە ئەڵێ هەچی قەرارێ بڕیارێ شتێک بە دژی یاخو پێچەوانەی بنەماکانی ئاینی ئیسلام بێ قبول ناکرێت بۆیە حیزبی ئیسلامی ئایدۆلۆژیای ئیسلامی لە ناو عێراقا لە باشوورە جێگای ئەبێتەوە ئەتوانێ خۆی بسەپێنێ بۆیە ئەمەیان جیاوازە بە بڕوای من ئەمەی عێراق جیاوازە لەگەڵەوەی تورکیاوی تورکیا ڕێگە پێنایە باشە لەبەروی دەستور هەیە بەڵام عێراق تو دەستورەکە و دەستوری ئیسلامیە یعنی بە ئاسانی ئەتوانێت خۆی ناوەخن بکات ڕاستە لەگەڵ هاوڕام قسەکەت ڕاستە منیش جاری پێش باسم کرد ئەو هێزانە ناتوانن سیکولاریزم بچەسپێنن نە لە باشوور و نە لە عێراق ئەو هێزانێکە ئێستا لە ساحەکەدان بەڵام بەڕاستی ئەو کێشەیە ینی کێشەیەک نییە کە بە حەزفکردن یان سەرکوتکردنی ئیسلامیەکان چارەسەر ببێ بەڵام بەوەی کە مۆدێلێکی سێکۆلاری باشتر بێتە ئارا ئەوەش کە یەکێتی و پارتی و ئەو حیزبانەکە ناشکرێ بڵێ سێکۆلارن بەڵام چون لاقێکیان لە تەریقەت و نەقشبەندی و قادری و ئەو شتانەدایە لاقێکیان لە دەوڵەتانی ناوچەدایە لە ئاسایش و لە بڵین ئیتلاعات و دام و دەستگاکانیان سەرپەرشتی دەکرێن لەلایەن میت و ئیتلاعاتی ئێرانیەوە ئەوە شتێکی زۆر ئاشکرایە هەر کەسیش خۆی لێجێشکا ینی دڵنیام زۆر کەسەوە دەزانن کە ئێستا ئەو ئاسایشی پارتی و دژە تیرۆری یەکێتی لەژێر چاودێری ئێران و تورکیادان و زۆر کاریش بۆوان دەکەن ئیچان من نازام تا چ ڕادەیەک لەوانەیە هەموو ئیشێکیان بۆ نەکەن بەڵام زۆر ئیشیان بۆ دەکەن ئەمە لایەنی سیاسی یان بڵین لایەنی پاشکۆیەتی ئیقلیمیەکەی لێرەدا پاشکۆیەتی تەریقەت و ئیسلام و نەقشبەندی و قادری و ئەوەش کە دیارە یعنی پاشکۆیەتی ئەوانیش دەکەن پاشکۆیەتی خێڵەکانیش دەکەن تەنیا کەسێک کە ویستی تاڕادەیە گاڵوگۆڕ پێک بێنێ نەو شیروان مستەفا بوو کە نەیدەویست خێڵەکان و سەرۆک عەشیرەکان پێش خەڵک بخات یان ئیمتیازی زیاتریان پێبدا لە خەڵک ئەو لە فکردا ئەو شتەی هەبوو بەڵام ئەویش دوای مردنی ئیتر حیزبەکە گەڕاوە بۆ بنەماڵە بۆ خێڵ بۆ تەریقەت و خۆشی لەوانەیە بەشدار بوو لەو هەڵەیەدا بەڵام ئێستا ئێمە کاک ڕزگار نامانەوێ هەموو باسێکیتەوە بەڵێ لەگەڵەوە لەسەر نەوشیروان بۆچن جیاوازە لەسەر دەمی خۆیان نەوشیروان ڕێگا خۆشکرد بوو بۆ دروستبوونی ئیخوانەکان و هاتنە ناو دنیای سیاست و بەدەسەڵاتگرتن و مەسەلەن پارێزگاری سلێمانی ئیخوانیە و سەرۆکی پەرلەمان هەر ئیخوانی بوو لە ناو حیزبەکەی نەوشیروانە و نەوشیروان چووە ئەمانەی هێنا و لەگەڵیان سەوا مەعاملەی کرد و چووە مزگەوتەکان و قورعانی بەرز کرد و ماچی کرد و بە هەر حاڵ نەوشیروان مستەفا یەک شت بڵێم ئێستا دکتۆر یوسف ئیسلامێکی جیاوازە ئێستا لە ئێران ئێمە تاقیمان کردەوە ڕۆشنبیرانی ئیسلامیمان هەبوو نان دەویست شەریعە بسەپێنن بەس خۆیان موسڵمان بوون بەڵام باوەڕیان بە دموکراسی هەبوو لە باشووریش نمونەی ئیسلامی وا زۆر کە من بەڵام هەیە ئێستا ئەو حەمە ساڵح و نەزانم چەند کەسی ترن من پێمانێ ئەمانە بیانەوێ شەریعە من بڕوان بوانە نییە من بڕوان بوانە نییە ئیخوان ئاواهیە بە نەرمی بۆی ڕاتا دەسەڵات دەگرێت کە دەسەڵات دەگرێت هەر ڕێک وەکو محەممەد مرچەکەی ناو میسری لێ بار حەڵ بچینە تەوەرێکی تر بچینە تەورێکی چکم باسەکەمان ئەگۆڕێ بۆشتی تر بچینە ئەگەر تۆ باسەکەت من بە ئەولاولا نەمبرد بیت بەڵام بابێنەوە سەر مەسەلەی لۆزان و ئەوەی کە ئێمە دوو بەرنامەی ترمان لە پێشوو لەسەر کردووە ئێستا ژەمە دوایی بەرنمەیەکە لەسەرێکین بابی بەستینەوە هەم دیسان و بچینەوە بۆ ئەوە کورد لە 4 وڵاتی دابشکراوی پەیماننامەی لۆزان ژمارەیەکی زۆرە یعنی کورد ژمارەیەکی زۆرە بەسەر ئەو 4 وڵاتەیە دابشکرد هەرچەندە لە کاتی دابشکردنەکەیە 3 وڵات بۆ بەشی ئێران هەر خۆی هەر هەبوو ئەو کاتا باشە
هەر پارچەی حیزبی خۆی هەیە کاکسەڵان ڕێکخراوی خۆی هەیە مەسەلەن هەر پارچەیە مەسەلەن بەشێکی کوردی دڵسۆزە لە پارچەی تر بەشێکی کوردی هاوپەیمانە ئەمە کۆمەلگای نێودەوڵەتی ئاوایی ناوناوە بەڵام لە پارچەی تر کوردی بێزرا و تیرۆریستە حیزبەکانیش بە هەمان شێوە ئەم پۆڵینکردنە لە پای چییە کاکسەڵان مەسەلەن کورد هەیە هاوپەیمانە کورد هەیە دڵسۆزە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی مەسەلەن ئەوەن 45 میلیۆن کورد هەیە بەشێکیان دڵسۆزن بەشێکیان شەڕکەرن لە دژی داعش و یارمەتی ئەمریکا و ئەمانەیانەوە بەشێکیشیان تیرۆریست و بێزراون کەوەکو ئەوەی بەشی تورکیا و ئەمانە ئەم پۆڵینکردن لە چۆ سەرچاوەیەگرێ بۆ کورد ئەو حیزبەکانی کورد ڕێکخراوەکانی کورد ئەم شێوە پۆڵینکردنی بەسەراسە پێدراوە کاکە سەڵاح بەڵێ ئەمە ئێمە کورد چاوەڕوانێکمان لە سیاسەتی جیهانی هەیە کە سیاسەتی جیهانی ئەو ناوەڕۆکەی نییە یعنی ئێستا چاو لێ بکە ئەمە مەسەلە فقط کورد نییە لە هەموو وڵاتانی جیهان ئێستا لە مەسەلەن وڵاتێکی ئەفریقایی یان لە وڵاتێکی ئێستا بڵین شۆڕشێک لە هەرجەیەکی دنیاە بێ کۆمەڵێک خەڵک دێن دەڵێن ئێمە خیانەتمان پێکراوە دەوڵەتانی جیهانی ئیمپریالیستەکان زلهێزەکان نایەن مافی مرۆڤ بەس قسەیە لە کردەوەدا گرنگایەتی بە مافەکانی ئێمە نادەن باسکەکان ئەو قسەیە دەکەن چەندین گروپ لە ئیتالیا و قسەیە دەکەن لە ئەفغانستان کۆمەڵێک خەڵک دوای هاتنەوەی تاالبان بە تایبەت ئەم شتانە دەڵێن لە عێراق دەیڵێن شیعەکان دەیڵێن سونیەکان دەیڵێن کوردەکان دەیڵێن لە فەلەستین ئەم قسانە دەبیسترێ لە لوبنان دەیڵێن کە ئێمە دوژمنەکەمان بەس لەگەڵ لە ناو خۆماندان نییە لە سنوورەکانماندان نییە لە دەرەوەش ئیمپریالیستەکانن ئەمە هۆکارەکەی تێنەگەیشتنە لەوەی کە پەیوەندی نێو نەتەوەیەکان چۆنن پەیوەندی نێو نەتەوەیەکان عەواتیڤ نین حقوق مافی مرۆڤ نین پەیوەندی نەتەوەیەکان بەرژەوەندین ئەو بەرژەوەندیانە جیاوازن ینی تەبیعەتەن ئەمریکا لەگەڵ کوردی باکوور و کوردی ڕۆژاوا دوو مامەلەی جیاواز دەکا ئەمە هیچ کاری بەسەرەوە نییە کە ئەمانە هەردووک یەکنەتەوان هەردووک لایەنگری عەبدوڵڵا وەجەلانن هەردووک لە ژێر کارتێکەری ئەم پەکەکەدان هەردووک خزمی یەکترین لە کۆنەوە یەک نەتەوە بوون دوایە ئەو سایکس پیکۆیە سنووری لە نێواندا دروست کردوون ئەمە هیچ پەیوەندی بەوەوە نییە ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان بەرژەوەندیەکەی ئەوەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ژئۆپۆلیتیک و ژئۆ ئیستراتیژیکەوە یارمەتی کورد بکات بەڵام نەک یارمەتێکی یەکلاکەرەوە کە دۆخەکە بە تەواوی بە قازانجی کورد بگۆڕێ بەڵکو یارمەتێکی ئەوەی کە ئەو هێزە لە ساحەکەدا هەبێ ئەمەندەی دەکا بەڵام لە باکوور چاوی خۆی دەپۆشێ وەکو تیرۆریستیش چاوی لێ دەکات چونکە بەرژەوەندی گەورەتری هەیە لەگەڵ تورکیا نایهەوێ ئەو ئەندامەی بخاتە پاڵ رووسیا بیهاوێتە باوەشی پوتین یان بە تەواوی بیپچڕێنێ لە جیهانی غەرب و ناتۆ و بیهاوێتە دەرێ دەیهەوێ ئەو پەیوەندیانە تا ڕادەیەک بەردەوام بێ و یەکێک لە شەرت و مەرجەکانی بەردەوام بوونی ئەو پەیوەندیانە ئەوەیە کە ئەمریکا بزانێت لەگەڵ پەکەکە چۆن مامەلە دەکات ئەگەر بێت و هەر بەو شێوەیە لەگەڵ کوردی ڕۆژاوە مامەلە دەکات چەک و چۆڵ بۆ پەکەکە بنێرە و یارمەتیان بدات ئەوە تورکیا قبوڵی ناکات ئەمریکاش بەرژەوەندیەکەی لەوەدا نییە بەرژەوەندی لە ڕۆژاوادا هەیە بە هۆکارێکەوە ئەویش لەوانەیە بەرژەوەندی مادی نەبێەوەی لە ڕۆژاوادا هەیە بەرژەوەندی بڵین ئۆتۆریتەیە بەرژەوەندی ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئایا مەیدانەکە بۆ رووسیا بۆ ئێران دەبێت چۆل بکایە نەیکا چونکە ترامپ دەیویست مەیدانەکە چۆلکە بۆ ئێران و بۆ رووسیا و بەڵام دموکراتەکان سیاسەتەکان ئەوە نەبوو دوای گەڕانەوەی بایدێنی ژوا دیارە جارێ ناکشێنەوە بە هەر هۆکارێک لەوێ ماونەوە بەڵام مانەوەیان مانەوەیەکی ئیستراتیژیک نییە پلانێکیان بۆ کورد نییە بڵێنەوە دێین
پلانێک بۆ کوردی ڕۆژاوا دادێنین بەڵام هەرەوەندەی کە ماونەوە بە قازانجی کوردان بەڵێ ئەم پرسیارم کە کرد بۆی ئەم وەڵامە وەرگرمەوە بەڵام کە ئێمە ئەم وەڵامەمان هەیە بۆچی کورد هێشتا خەیاڵ پڵاوە هەر باسی یەکگرتووی کوردەکا و کورد یەکە لە هەر چوار پارچەی کوردستانە و یەک ئامانجی هەیە و ئەبێ دەوڵەتی کوردی دروست بکەین و کوردستان ئەبێ یەک بگرێتەوە یەک ئاڵامان هەبێ و یەک سرودمان هەبێ و یەک نازانج ئەم شتە خەیاڵ پڵاویە چییە کاک ڕزگار لێرەدا تۆزێک جیاواز بیر دەکەمەوە ئەمە بۆیە خیال پڵاوە چونکە کورد هێزی میلەت سازیەکەی لاوازە یعنی ئێمە باسی شتێکمان کرد جاری پێشەیە وتمان خێڵ کە دێ سیستمی دەوڵەت نەتەوە تێک دەچێت لێکی هەڵدەوەشێنێتەوە یعنی یەک شتمان لەبیر نەچێ ئەوەی کە لە باشوور ڕوویداوە ئەوەیە کە خێڵێک هاتۆ دەڵێ من شارد لە خۆمدا دەتوێنمەوە پێچەوانەیە لە ڕووی زانستی مێژوویەوە ئەوە شارە کە خێڵ دەنێو خۆیدا دەتوێنێتەوە ئێستا خێڵ دێ شارێکدا گیر دەکا هەولێردا گیر دەکا ئەمە لە ڕێگای زبر و زەنگ و زۆرەوە نەبێ ناکرێ و لە ڕێگای ئەوەشکە میلەت سازی لە ناو دەچێت یان پرۆسەکەی وە دوا دەکەوێت بەڵام ئەوە بەدەستی من و تۆ نییە کورد بەرەو میلەت دەچێ یان ناچێ بەڕاستی پرسیارێکی قورسە ئایا دەبێتە میلەت یا هەروە پچر دەمێنێتەوە چونکە ئەو داواکاریە تا ڕادەیەک هەیە بەڵام هێزەکەی دروست نەبووە تۆ دەبێ حیزبی ئایدۆلۆژیەکەت هەبێ حیزبەکەیت هەبێ هێزە سیاسەکەی هەبێ ئێستا کە نیتە یەکێتی تەیە پارتیتەیە حیزبی دموکراتەیە کۆمەڵەتەیە پەکەکەتەیە ئەم هێزانە ئایدۆلۆژی دەوڵەتی کوردی و ئەو شتانە هەروە بە سادەیی نیە چونکە لەلایەکی ئەگەر ئەوانە پاشکۆی وڵاتانی ناوچە بن وەکو یەکێتی و پارتی و ئەگەر مینتالیتەی خێڵایەتیان تێدا بێ ئەو کاتی ناتوانن یەک پارچە سازی بکەن پرش و بڵاوەکە دروست دەبێ ینی لایەک بۆ تاران کار دەکا لایەنێکی تر بۆ ئەنقارە کار دەکا ئاجێنداکانیان جیاواز دەبێ ئەو ئاجێندا جیاوازانە یەک پارچە سازەکە لە ناو دەبن بەڵام ئەگەر بتوانن سیاسەتی ئیجرایی سربەخۆیان هەبێ لە چوارچێوەی بەرژەوەندی کورددا بجوڵێنەوە وەکو دەوڵەتانی ناوچە ئێستا ئازەربایجان وڵاتێکی بچووکە لە رووسیا ئێستا وڵاتە بەڵام ئازەربایجانی ئێران دەڵێن ئێمە براین و یەک نەتەوەین لەگەڵ ئازەربایجانی رووسیا ئازەربایجانی رووسیا لەگەڵ ئیسرائیل پەیوەندی هەیە کۆماری ئیسلامی زۆر جار دژایەتی دەکاوە بڵین ناڕزایەتی دەردەبڕێ لە نێوانیان کێشەی دیپلۆماسی ڕوودەدا نێوانیان زۆر ناخۆشە بەڵام ئازەربایجان دەڵێ ئەمە سیاسەتی سربەخۆی وڵاتی خۆمانە ئێران ناتوانێت سیاسەتی دەرەوە بۆ ئێمە دیاری بکات بەڵام هەر ئەوەندە لە هەولێر باس کرا کە کورد لەگەڵ ئیسرائیل پەیوەندی هەیە ئێران موشەکی پێوە دەنێ کورد داوای لێبوردن دەکات ئەمە زۆر جیاوازە یعنی ئەتۆ ناتوانانی سیاسەتی سربەخۆت هەبێ ڕێگاشت پێ نادەن ئازەربایجان سیاسەتی سربەخۆی هەیە چونکە دەوڵەتێکی وەکو تورکیە لە پشتێتی بەڵام کورد سیاسەتی سربەخۆی نییە چونکە دەوڵەتێکی وەکو تورکیەی ئاجیندای خۆی بەسەردا سەپاندووە ئێرانیش ئەمە نەگەوەی کە پشتیوانی لێ دەکەن ئێران و تورکیا قەت پشتیوانی کورد نین بەڵکو دانەوێت ئەو وزەیە کە کورد هەیەتی جاوزەی سیاسیە ئایدۆلۆژیکە سربەخۆیی فکریە لەباری بەرن بۆ ئەو لەباربردن و لە ناوبردننی هۆویەتی کوردیش هیچ هێزێک لە یەکێتی و پارتی باشتر نییە لە ئێستادا زۆر مەمنونن کە هێزی سربەخۆی دیکە لە ساحەکەدا نییە ئێمە لە بەرامبەر ترسێکی زۆر گەورەداین وەکو کورد 100% ئەی باشە ئالتەرناتیڤ چییە کاک سەلاح بێ کورد چی بکات کورد ئێستا ئەوەی وەکو دابش کراوە بەسەر ئەو وڵاتانەیە لەگەڵ وڵاتە دامپێنراوەکانی خۆیان خەریکی دروستکردنەوەی ئەو وڵاتانە بن و لەناو ئەو وڵاتانەیە حەق و مافی خۆیان بەدەست بێنەوە بۆ نمونە کوردی بگورە قسەکە دەبڕم من شتێکی بڵێم کە تۆزێک تاڵە جاری وایە بینایەک هەیە ئەتۆ یان دەبێ بیر و خێنی یان چاک ناکرێتەوە یعنی زۆر جار هەیە بۆ ئەوەی کە بیناکە چاکەیەوە دەبێ بیر خوێنی دروستی کەیەوە ئەمە فکرێکی لەوانەیە ئەوە بێ ڕەشبینانە بێت چونکە
هۆکارەکەی ئەوەیە ئەتۆ دەبێ حیزبی دیکەتە بێ، دەبێ ئاجیندای دیکەتە بێ، دەبێت سیاسەتی دیکەتە بێ. بەڵام ئەم هەموو بندیوار و ئەم هەموو کاناڵی تەلەڤیزیۆنی و پارەی نەوت و ڕۆژنامەنووسی زەرد ئەمە ڕێگە نادەن کورد لە باشوور بتوانێت بینایەکی تازە دروستکە. ئەو بینا شەر دەڕوخێ و بینایەک نییە بە کەس چاک بکرێتەوە. ینی ئەوە نییە تۆ بڵێ ئیسلاحاتی تێدا دەکرێت، ریفۆرمی تێدا دەکرێت. ئەگەر لە ناو یەکێتیدا کەسایەتێکی تایبەت سەر هەڵبدا، لە ناو پارتیدا شۆڕش بە دژی بنەماڵە بکرێت لە ناو حیزبدا، ئەمەش زۆر دوورە. ینی بەڕاستی ئەمە سیاسەتی کورد دەگۆڕێ. ئەگینا ئەمە هەر ئاوا بەم شێوەیە دەچێتە پێشێ تا چەند ساڵی دیکە بەڵێ تا ئەو کاتێک کە وڵاتانی ناوچەش بە تابەت ئەمریکا و ئەوانە ناوچەکە چۆل بکەن یا بەرژەوەندیان نەمێنێ، ئەو کاتی دەوڵەتانی ناوچە کێشەکە یەکلا دەکەنەوە. ینی ئەمە تورکیایە، ئێرانە، عێراق ئەو کاتی دەکەوێتە پاڵ دەوڵەتانی ناوچە. وە شتێکی تریشەیە من پێم وانییە کوردی باشوور بۆ ئەم سیستەمە شەڕ بکات. ینی ئەگەر بکەوێتە ئەو بارەوە دوایە باسێکی تیکە من دەمەویست بیکەم بەداخەوە لە نێو قسەکاندا لەبیرم چوو. ئێمە باسی ئەوەمان کرد کە چۆن بەرژەوەندی خێڵەکی لە سەدەی 19ەوە هاتە سەدەی 20 و چۆن سەرۆک عەشیرە لە هەردوو سەدەدا سیاسەتی کوردیان بەدەستەوە بوو. دیارە لە سەدەی 19دا تۆ ناتوانانی بڵێ ڕۆشنبیری وەکو برای مەحمەد و مام جەلالت هەبوو، بەڵام لە سەدەی 20دا ئەویشت هەبوو، بەس دیسانە سەرۆک عەشیرە سیاسەتەکانی بۆ دیاری کردی و دوایش کە سەدام حوسێنیان ڕووخاند دیسان ئیدارەی بەشی گەورەی کوردستانی باشوور کەوتەوە دەست سەرۆک خێڵ و سەرۆک عەشیرە. ئەمامان باس کرد. لەگەڵ ئەوەدا دەبێ ئەوەش لە بەرچاو بگرین عەشیرە چ سیاسەتێک بەرەو پێش دەبا، بۆ وەفاداری بۆ چییە؟ بۆ خاکە، بۆ نیشتیمانە، یان بەرژەوەندی خێڵەکی و بەرژەوەندی بڵین بچووکی هەیە؟ بەرژەوەندەکانی ئەوە نییە لەگەڵ شار بخوێنێتەوە، لەگەڵ ناسیۆنالیزم بخوێنێتەوە. من بۆیە باسی وەم کرد ئێستا ئەگە بڵێ کەرکووک بە هەولێردا گیرکراوە جیاوازی لەگەڵ کەرکووک لە چیدایە؟ ینی ئەگەر بەحث لەسەرەوەی بێکە بە پێچەوانەی ویستی خەڵک سیستمێک بیهەوێ خۆی پسەپێنێ و شار لە نێو خۆیدا بتوێنێتەوە، چونکە بە پێچەوانەی مێژوو دەجوڵێتەوە، درەنگ یا زوو شار سەر دەکەوێ و خێڵ دەنێو خۆیدا دەتوێنێتەوە. ئەمە شتێکە لە مێژوودا شار دەوڵەت نەتەوە ساز دەکا، میلەت دروست دەکا، خێڵ دروستی ناکە، خێڵ پچڕ پچڕی دەکا. کاتێک دەوڵەت نەتەوە دروست دەبێت کە خێڵ لە ناو بچێ. ئەگە خێڵ لە ناو نەچێەوە هێزی سەرەکی بێت دەوڵەت نەتەوە دروست نابێ. ئەمانە وەکو بە ئیزافەی دوو چواروان لە علمی سیاسیدا ئەلفوبێی سیاسیە کە لە نێو کورددا نەباسی لەسەر دەکرێنە، لێکدانەوەی بۆ دەکرێت. کەسای ڕۆشنبیرمان هەیە دێن دەڵێن کورد نیژاد پەرستە، کورد نازانم عنسوریە. نەخێر کاکە، کورد نۆکەری وڵاتانی دەوروبەرێتی نەنیژاد پەرستی چی و شتی چی؟ تاتلیسێسێک دێ نازانم فلان دێ معینێک دێ بە هەزاران و بە سەدان و بە دەیان هەزار کەس پێشوازی لێ دەکەن. هیچ میلەتێک ئەوەندە معجیب نییە بە کولتوری نەتەوەکانی دیکە. ئەمانە هەمووی خەسلەتی کوردن و خراپیش نییە. ینی ئەوەی کە ئەتۆ مەسەڵەن زمانی میلەتانی دیت قبول نەبێ، موسیقاکەیانت قبول نەبێ و شتیان لێ بدزی وەکو تورک دەیکەن، ئەمە باش نییە. بەڕاستی ئەوەی کورد باشترە کە بەم شێوەیە معجیبە بە میلەتانی دیکە. بەڵام ئەو کوردایەتێ بیزنسە، یعنی هێزێک حێزبی سیاسی، هێندێک میدیای نەوتاوی ئەم بیزنسە بەڕێوە دەبان، خەڵکێکیش مەشغوڵ دەکەن. بەس ئێستا پێم وانییە لە باشووری کوردستان ئەم بیزنسە لە ئەنگری زۆرما بێ. بەڵام یەک شتی دیکەش هەیە، ئەو بیزنسە ناتوانێت ئەو سیستمە خێڵەچیان دەوڵەت نەتەوەدا بمەزرێنێ، سیستمی سیاسیدا بمەزرێنێ، بانقی مرکزی دامەزرێنێ، ئابووری شەفافدا بمەزرێنێ. یعنی ئەتۆ چاو لە ئەمن لە شوێنێکی نووسی بووم، ئەگەر تۆ چاو لە کابینەی ڕزاشا و ئاتاتۆرێک بکەی وەزیرەکانیان هیچیان کوڕی مامەکانیان نەبوون، خزم و عەشیرەکان نەبوون، خەڵکی پسپۆریان نەبوو. لە سەرتاسەری ئێران و تورکیا خەڵکی پسپۆر و زانایان هێنابوو بۆ کابینە، بۆ وەزارەت. ئەمە زۆر جیاوازە لەوەی کە ئەتۆ
لە هەولێر چ دروست دەکەی زانکۆکانی کە ڕزاشا دروستیکردن مامۆستای زۆر گەورە لەوێ دەرسی دەکوتەوە یعنی ئەوە نەبوو کە خەڵک بەڕاند یان ئەوەی کە خۆشیان دەوێ یان ئەوەی کە پێیان هەڵدەڵێ دای بمەزێنەوی دیکە دەرکەن و یعنی بە شێوەی عشیرەیی لەگە سیاسەت نەجوڵانەوە نە ئاتاتۆرێک نە ڕزاشا بەڵکو خەڵکی پسپۆریان هێنا بۆ ئەوەی کە وڵاتەکەی پێ دروست کرد دوایە لایەکی تر تۆ زمانی شەڕی داعیش ئەمە زۆر جوانە کورد بە شێوەی ینی جوان نییە جێگای ناڕەحەتیە بەڵام میسالێکی جوانە ئەو شەڕی کە کورد کردی لەگەڵ ئەوەشکە ئەمریکا پشتیوانی کرد لەگەڵ ئەوەشکە لە ڕووی هەواییەوە بڵین هەواپەیماکان و فڕۆکەکان یارمەتیان کرد لە ڕووی زۆر شتەوە بەڵام پارە و ئیمکانات چەک و چۆڵ و جبەخانە و کورد شەڕی عشایری کرد یعنی بە شێوەی عشایری لەگەڵ داعش بە شەڕات جا دوایە دەڵێن کاکە بۆچی کە عەبیدوڵڵای نەهری شێخ عەبیدوڵڵا 800,000 چەکداری هەبوو یەکەم شکستی کە خواردی شکستێکی زۆر گەورەش نەبوو لە ناوچەی میان دوا و تەواوی هێزەکەی بەجیان هێش چەند سەد کەسی لەگەڵ ماوە یعنی لەگەڵ یەکەم شکست هەموو هەڵاتن چون هەموو خێڵ و هۆز و عشیرەی دیکە بوون وەفادارەکان تا ئەو کاتەیە کە تۆ دەسەڵاتت هەیە ئیدوایە دەڵێن پارتی دێموکرات بۆ شنگالی بەجێهێشت ئەمن دەڵم تەنانەت ئەگەر پێکاتنیش نەبوو بێ ئەگەر لەگەڵ لە ئوردون تەوافقیش نەکرابێ ئەو هێزە شەڕی نەدەکرد ئەو هێزە هێزی شەڕ نەبوو چونکە هێزێکە بۆ بەرژەوەندی خۆی لە کەرکووک 1991 کە ئومێدیان هەبوو ئەمریکا کۆمەچیان بکە هێزی چەکداری کورد لە کەرکووک دەهات و دەچوو دەیکوت بابێن سەدام ئێمە پێشی دەگرین بەڵام کەلیان ڕوون بۆەوە ئەمریکا پشتیان ناگری هەموو هەڵاتن ینی 2016 لە کەرکووک عینی شت دووپات بووە ینی ئەوەی کە ئەتۆ 16 ئۆکتۆبر بە فریان هات بەهانە بوو دەنەنان دەتوانانی شەڕ بکەن ئەتۆ بە هێزی عشیرەیی ناتوانانی شەڕ بکەین مەبەستم لێرەدا ئەوە بوو ینی ئەو مقارنانە دەبێت بکەین لە سەدەی 19دا ئەتۆ شەڕی عشیرەیت دەکرد ئێستا دنیاکە گۆڕدراوە عشیرە ناتوانێت شەڕ بکە ئینگلیستان چرچیل پێی وتن وتی ئێمە ئیستانبول بە 2 ڕۆژ دەگرین بەڵام 500-600 کەسمان دەکوژرێ لە داردانێل دەبێت قبولی بکەین بە دەوڵەتی ئینگلیسی کورد دەوڵەتی ئینگلیس پیان کوت زۆرە قبولی ناکەین 600 کەسمان لێ بکوژرێ وتی کاکە ئێمە بە چەکی مدرن شەڕ دەکەین ئەوانە بە چەکی کۆن ئەوانە ناتوانن بەرامبەر ئێمە 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر مقاومە بکەن ئیستانبول دەگرین ئەمە پێش ینی لە یەکەم ساڵەکانی شەڕی یەکەمی جیهانیدا وتیان نەخێر چرچیل وتی کاکە ئێمە ئینگلیز هاتووینە نێو شەڕێک لانی کەم 100,000 کەسمان لێ دەکوژرێ ئێوە چۆن دەڵێن پێی پێکەنین دوایە ئینگلیز زیاتر لە 100,000 کەسی لێ کوژرا لە شەڕی یەکەمی جیهانیدا ئەمە زۆر ئەوەیە یعنی کە بیر لەوە بکەیەوە کە کوردێک نەتوانێت شەڕێکی مۆدرن بەڕێوە بەرێن نەتوانێت پارێزگاری لە ناوچەکانی خۆی بکە پێویستی بە ئێران و تورکیا هەبێ دوایە ژنێوی خۆی بنێ دەوڵەت و ناسیۆنالیزم و خۆی فش کاتەوە وەکو هێزێکی سەرەکی لە ناوچەکەدا و پارێزگار و ڕیفراندۆم و دروستکردنی دەوڵەتی کوردستان و ئەم هەموو ناوشتە لە دوای خۆیەوە بنێ و هیچیش نییە قاسمی سولەیمانی خۆی گەیاندە هەولێر ئەمە ڕاستە تەلەفۆنیان بۆ کردبوو لە هەولێرەوە ئەمە لە ئینەکەی خۆیواڵێ نە ڕاستە ئەمە ڕووداوێکی مێژوویە دکۆمنتە ینی بڵین فاکتێکی مێژوویە وتی مەسعود بارزانی پێی وتم سەرۆک فەرماندەکانم هەموو هەڵاتون بۆ هەڵدێن چون شەڕی عشیرەی دەکەی ئەرتەشی مۆدێرنت نییە بۆچی هەڵدێن بەجێت دێڵن وە تۆ قاسم سولەیمانی دەڵێن من بەخۆم و بە 50 کەس خۆیان دەڵێن 72 کەس ینی پێما 20 کەسی پێوە دەنێن تا لەگەڵ ژمارەی شەهیدانی کەربەلا لەگەڵەوە یەک بگرێتەوە دەڵێ بەخۆم و بە 72 کەس چوین هەولێرمان نەجاتدا ئەمە ڕاستە بەرام بەڕاستی ئابروچوونە ئەمە ئەتۆ دەڵێ 200,000 چەکدارم هەیە دوای 72 کەسەکە دێن بەڵام ئەویش درۆ دەکات چونکە ئەمریکایەکان بۆمبارانێکی خستی و چڕیان کرد
و داعشەکانیان وادار بە پاشەکشە کرد یانی ئەمریکا هەم کۆمەچی کردن بەڵام قاسمی سولەیمانی نەترسا بەخۆی و بە 56 چەکدارەوە خۆی گەیاندێ و چوو دوو کەسیشیان لێ کوژرا لەو کەسانەی لەگەڵ قاسمی سولەیمانی کاتیشایەکیشی بردبوو بڵێ ئەو کاتێشایەتی و تۆ بیر لەوە بکەوە قاسمی سولەیمانی ئەرتەشی مۆدێرنە هێزی عەشیرەیی نییە بۆیە شەڕ دەکا تۆش فەرماندەکانت هەڵاتوون هەمووی خێڵ و هۆز و هەمووی برازا و کوڕەمام و نازانم خزم و کەسی خۆت داناوە وەکو فەرماندا هەمووی بۆ پارەی شەکەن ئیتر ئەمە دوایە دەڵێن کورد 200,000 چەکداری هەیە ئەوە بەڕاستە هەموو موچە وەردەگرن بەڵام ناتوانن شەڕ 200,000 چەکداری پارێزگاری کرد لە خێڵ و لە عشرێت و لە بیرەنەوتەکان و لەو مەساڵحانی کە ئەوانەیەنە ئەوە کەس خۆی نایە بکوش بۆ ئەوانە بەڵێ کاک سەلاحگیان دەستی خۆش بێت سپاس دەکەم بەرنامەکەمان ساعتی 16 دقیقایانوە بەڵام پرسیارێک ماوە ئەگەر تۆشتی ئیزافی ترێ نەبێ با ئەم پرسیارش بکەین هەر لە سۆنگەی ئەو مەسلەی پارتی وێکێتیەوە کە ئێمە لە کوردستانە دوو حیزبی سەرەکی باڵادەستن بەسەر هەموو شتێکە دوو حیزب باڵادەست و شوێنکەوتە و لایەنگر و وەخوان ئەڵێن خەبا دەبەخشنەوە و سیاسەتی ناوچەکان کۆنتترۆل کردو و هەم دژ و هەم هاوت پەیمانیشن کاک سەلاح دوو حیزبە هەر یەکەیان بە شێوەیەک باسی یەکگرتنەوەی کورد و کوردستانەکەن بە تایبەتی لەو سیمینارەی لۆزان تەبیعی ئەم دوو حیزبە پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ پەکەکەیە ئەم دوانە دوو حیزبن لە باشوورە تەنانەت لە هەر بە عامی کوردستان لەبەر ئەو ئیقتصاد و ئەو پاوەندخوازی کە پارتیەتی دەسەڵاتێکی گشتگیری بەسەر حیزبەکانی ترا هەیە و ڕێچکەی سیاسەتی ئەو ناوچەیە زۆر جار ئەم ئیتر دەستی تایەتی هەروەها لە پاڵ ئەمیشە پەکەکە پارتی کرێگایان کوردستان باڵادەستێکی زۆری لەسەر گشتگیری کوردستانە و حیزبی هەیە و تا ئێستا خەبا دەکات و شەڕەکە دژی تورکیا و ئەو بڵێن ئەو دوژمنە درڕندەی کورد شەڕەکە ئەم دوو حیزبە لە هەمان کاتە دوژمنی یەکن لە هەمان کاتە لە زۆر شوێنە هاوپەیمانیشی یەکترن ئێستا تۆ باسی شەڕی داعش کرد پەکەکە یەکێک بوو لەو هێزانەی کە پارێزگاری یاخود داعشی ڕاونە لەو ناوچەیە مەسعود بەرزانی هەڵەسێت ئەو ڤیدیۆ هەیە ئەچێ سەردانی پەکەکە و دەستخۆشییان لێەکات پاسیانەکە هەمان شت لەم سیمینارەی کە لە لۆزان ئاکرێ لایەنگرانی پارتی و پەکەکە ئەبینین لە ناو ئەو سیمینارەیە من ئەپرسم کاک سەلاح بە بۆچوونی تۆ بە شڕۆڤەی تۆ ئەمانە بە تەمای چین یعنی ئەم هاوپەیمانی و ئەم دژێتیە و ئەم شێوە سیاسەتەی کە ئێستا لە ناوچەکایە و ڕۆشنبیران و لایەنگریان کە پەیڕەویەکەن و لە سیمینارەکان و لە گفتوگۆکان و لە مقابلەکان و لە شتەکانە پەیڕەوەکرێ کورد لە ژێر سیاسەتی ئەم دوو حیزبە بەشوێگە ئەنجا ئەم دوو حیزبەش بە تەمایچین لە داهاتوە کۆمەڵگای نێودەوڵەتی بە تەمایچیە بۆ ئەم دوو حیزب و بۆ کورد من پێم وایە کۆمەڵگای دێونەتەوەی هیچ بەرنامەی نییە بۆ کورد یان بۆ باشوور یان بۆ ئەو دوو حیزبە بەڵام لە ڕۆژ ئاوا هێندێک بەرژەوەندی هەیە لە عێراقیش پێیان خۆش نییە بکەوێتە ژێر ڕکێفی ئێران بۆیە هاوسەنجی هێزەکان پێیان خۆشە بپارێزن و پێشیان خۆش نییە لەسەر مەسەلەی پارلمان و هەڵبژاردن کە پارتی دموکرات پێشی گرتووە و ئەوە شتێکی سروشتیە بۆ پارتی دموکرات چاوەڕوانەکەی خەڵکانێک چاوەڕوانن سیستمی دموکراتیچەند بۆ دابمەزرێنێ ئەمن بەڕاستی ئەوانم پێسەیرە نەگەوەی کە پارتی دموکرات بە یشی سروشتی خۆی ڕادەپەڕێ ینی بە پێی سروشتی خۆی دەجوڵێتەوە بڕوای بە پارلمان نییە بڕوای بە ئازادی بیرڕادەربڕین نییە بڕوای بە هەڵبژاردننی بێتەزویر نییە یەکەم هەڵبژاردننی تەزویر کە لە کوردستان کرا ئەوان خۆیان دایان نابناخەکەیاندانەوە درێژەشی پێدەدەن بەڵام کەسانێکەن چاوەڕوانن کە هەڵبژاردننی بێتەزویریان بۆ بکە پارلمانیان بۆ زیندووکاتەوە ئەمریکایەکان چەندین جار ئەمام پێیان گوتراوە کە دەبێت هەڵبژاردن بکەن لەسەر مەسلەی نەفت قسەیان لەسەر کراوە ڕادستی بەغدا بکەن هیچیان جاریان نەکردووە بە قسە دەڵێن هەڵبژاردن دەکەین و نەوتیش ڕادست دەکەین یان کردومانە کە نایان کردووە ئەمە یانی چی یعنی ئەوەی کە ئەو حیزبە بە پێی سروشتی خۆی
لەلایەک دەیهەوێ مەرجع بێ هەتا سەرۆک عشیرە بێ و حکمێک جگە لە حکمی بنەماڵی قبول نییە، بەڵام بەداخەوە یا لە ڕوانگەی خۆیانەوە چەند حیزبی تر لە ساحەکەدان کە ناتوانن لە ناویان برن یا سەرکوتیانکەن. هەستا دوێنێ بوو کەسێک بە ناوی دەرگەڵەی تیرۆرکرا کە وەختی خۆی لە کتێبی کاک مەسعوددا ناوی هاتووە کە ئەمە ناوچەی باڵکایەتی تەسلیم بە یەکێتی کرد و خیانەتی لە پارتی کرد. ناوچەی باڵکایەتی کورد نییە، یەکێتی کورد نییە، ینی ئەمە وەکو شەڕی دوو زولهێز یا دوو دەوڵەتی دوژمن کەواتە کوشتنی و کابرای قۆنەقینە و دەستی ئەوانی احتیمالەتی احتیمالە بەڵێ من دیارە نازان، بەڵام ئەمە ینی ئەو مینتالیتەیە کە یەک پارچەسازی ناتوانێت بکە، ناتوانێت کوردستانێکی یەک پارچە جا پارلمانێکی بڵین سیستمێکی سیاسی، یعنی ئەو زوونانە هەر دێڵێتەوە لەو زوونانە شەڕە لە سەروەیکە بڵین سنوورەکانی خێڵ هەتا چۆ دەچن و چێ خیانەتی لێ کردووە. سنوورەکانی خێڵ نابێ بچوک بکرێنەوە، ئابووری خێڵیش هەروەها، ئەو ئابوورە چاڵاوە نەوتیەکان بەشی زۆری دەبێت لە بەردەست خۆیاندا، بەڵام ئەو سیاسەتە کوردی باشوور لە ناو دەبا، ینی سیستمەکە لە ناو دەبێت. ئێستا ئەمریکایەکان مەسەلەی ئێرانیان لە پێشە، ئەگەر بێت و ئەو شۆڕشەی لە ئێران کراوە ئەو حکوومەتە بگۆڕێ، من پێم وایە ئەمریکا هیچ منەتیان نامێنێت بە پارتی و یەکێتی نەخێر تەواو دەبێت، ئەم سیاسەتە تەواو دەبێت. تەنانەت ئەگەر ئەردۆغانیش لەو دەنگهێنانەیدا دەنگی نەهێناباوە زەبرێکی زۆر گەورە بەر پارتی دەکەوت لە سیاسەتەکانیدا، ینی ئەو پشتیوانەی لە دەست دەدا کە لە سوڵتانەکەی ئانقاراوە بۆی دەکرێت. یعنی ئەم بە بڕوای من ڕۆشنبیرانی کورد دەبێت بەردەوام سیاسەتی خێڵەکان لە سەدەی 19 و لە کۆتایی و سەدەی 20 و سەرەتاکانی سەدەی 21دا لێک بداتەوە، کاوا ئەو شتە هەروەکو جاری پێشێ باسم کرد نەبراوەتەوە، ینی ئەو بەزمە هەر هەیە بە کێشەکە لەوەدایە کۆمەڵێک ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و خەڵکی خوێندەوار کەوتونەگەڵ، ینی لە ڕێگای پارەوە لە ڕێگای برسیکردنی خەڵکەوە دایان مەزراندون و ئەمایان کردو. ینی ئێستا تۆ هێزی سەرکوتی خەڵکت هەیە، بەڵام هێزی شەڕ لەگەڵ دەوڵەتانی ناوچەت نییە، هێزی ئەوەت نییە گەر عێراق سوپایەکی نرد پێشی بگری دەتوانی پردەکە بتەقێنەوە دوایە بە پارەی خۆت پێت دروستکەنەوە، لەوەی زیاتر نییە. ینی ئەویش لە عمری خۆیان داگە یەک جار پردێکیان دروست کرد بێ دەناقەت دروست نەکردووە، بەڵام پێیان دروستکردنەوە ئەمەنەیە. بەڵام هێزی پاراستن و دژی ترۆریان هەیە بۆ تیرۆر بۆ سەرکوت بۆ ئەوەی کە ناڕازیەکان بێدەنگ بکەن. خەڵکان لە ئەوروپا هەن بەدایان ساڵە بە 15 ساڵە نەگەڕاونەتەوە خزم و کەس و دایک و خوشک و برای خۆیان ببینن، بەهۆی سیاسەتی وانەوە ڕێگایان پێ نادرێ، چونکە وەختی خۆی دوو قسەیان کردووە دوو ڕەخنایان گرتووە. ئەمە بەڕاستی ئابروچوونە بۆ کوردایەت یان بۆ ئەو سیاسەتەی کە بە دەیان هەزار بە سەدان هەزار گەنج هەڵاتون دەو چەند ساڵەدا بە هەزاران خنکاون لە دەریاکاندا. ئەمانە هەمووی بێنە پەرچاوی خۆت، اینجا پێم بڵن کورد ڕزگار دەکەین و یەک پارچە سازی دەکەین و دەوڵەت دروست دەکەین و ئەو ریفراندۆمە کە کردیان ئەمن بەڕاستی ئێستا ئەو کاتی دژاتیم کرد زۆر پەشیمانم، چونکە ئەگە کردبایان ئێستا زۆر خراپتر شکستیان خوار بوو. ینی ئەگەر بەهاتبا دەوڵەتی کوردی دابمەزرایە بۆی ئەوانی تر بفەوتانە. بەڵێ دەفەوتان بە یەکجاری لە ناو دەچون، چونکە دەبوو بە شەڕی ناوخۆیی، دەبوو بە تەراتێنی وڵاتانی ناوچە و ئیقلیمی، دەبوو بە ناوەندی سیخۆری و تیرۆر و کوشتن و شتێکی زۆر فەوزایەکی سیر دروست دەبوو لە باشوور. بەڵام بەداخەوە بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی کورد پێیان وا بوو بنەماڵەی بارزانانی حکمی هەتایی دەکا، نەوەکانیان و مناڵەکانیان ئامادە دەبن بۆ سەڵتەنەت و سوڵتانی بەسەر کووردا. خوێندنەوەی دروستیان نەبوو بۆ ئەوەی کە ئەو دەوڵەتە چی لێ دێتە دەرێ. بەڵام ئیتر ئەمریکا وانەش پێشیان گرت، دیارەوانیش زانیاریان هەبوو لە سەرۆیکە ئەو دەوڵەتە کوردیە دەبێتە چ مەترسێک بۆ سەر سەقامگیری لە ناوچەکە. هەروەکو گوتم لە بەرابەر ئێراندا پێویستیان بە هاوسەنجی هێز هەیە. کورد بە هەرحاڵ لە حەشد و شعبی بۆوان باشترە، ینی ئەوەی کە
ئەگەر بێت و مقارنەی بکەن لە بەرامبەر حشتی شعبی و بنەماڵی بارزانیدا ئەمریکاکان بنەماڵی بارزانی هەڵدەبژێن. ئەمە واقعەیەکی سیاسەتی ئەوڕۆیە لە باشوور. بۆیەش گرنگایەتی بە مەسەلەی هەڵبژاردن و پارلەمان و ئەوە نادەن، بەڵام هەموو جارێوە بیریان دێننەوە کە ئێوە دەبێت نەود ڕادەست بکەن، ئێوە دەبێت هەڵبژاردننی بێت تەزویر بکەن، ئیتر لە ژێر حکمی ئەوانەشدا بەڕاستی چونکە ئەوانە نایان هەوێ لە ڕێگای دەنگدانی خەڵکەوە دەسەڵات بەجێ بێڵن، قەت شتیوا قبول ناکەن. ئەمە پوتینیش قبولی نەکە، دیکتاتۆرەکان قبول ناکەن، بەڵام ئەوانە لە مستەوایش دانین چونکە ئەمانە خۆیان دەوڵەتانی ناوچە ڕایان گرتوون. یعنی ئەگە زۆری لێ بکۆڵێەوە ئێران و تورکیا ئەو دوو حیزبیان ڕاگرتووە لە باشووری کوردستان. بەڵام پەکەکە بۆچی تەنازول دەکایان، بۆچی بڵین پەکەکە لەژێر هەڕەشەدایە، ینی هەڕەشەکە چییە؟ ئەمانە هەر جار ناجارێک زەربێکی لێ دەدەن، شوێنێکی ئیفشا دەکەن، نەهێنێک دەدرچێنن، ماشێنێکی پەکەکە بە دەوڵەتی تورکیا ڕادەگەیەنن لە ڕێگای سیخۆرەکانیانەوە، بەڵام بڵین هەموو پردەکانیش ناڕوخێنن. تا ئێستا بە قسەی خۆیان سەرکردە گرنگەکانی پەکەکان نەکردوتە ئامانج و زۆرتر لەگەڵ کادرەکان ئەوەی دەکەن، ینی ئەو تیرۆر و ئەوە پەکەکە من پێم ئایا حەز ناکە کە ئەم گەمارۆ نیزامیە تیرۆریستیە بگاتە لووتکەی خۆی. دەیهەوێ بە قەولی مەسعود بارزانی دەرگای حیوار، ئەگەر قسەکەی مەسعود بارزانی لەبیر بێ، ئەمە ئەم دەرگایەدا نەخرێ، ئەم دەرگایە هەر هەبێ. بۆیەش لە دەرەوەی وڵات، لە ناوەوەی وڵات حەول دەدا کە گفتوگۆ لەگەڵ پارتی بڵین بەردەوام هەبێ، گفتوگۆیان دیپلۆماسیەت ئەو شتانە هەبێ. من ناتوانم لەسەرەوە هیچ بڵم، چونکە ئەو دۆخە نیزامیەی کە لە قەندیل خوڵقاوە بەڕاستی زۆر سەختە بۆ گریلاو، بۆ ینی دۆخێکی زۆر دژوار و ناخۆشە. تۆ بۆ ئەوەی کە وەزعەکە ئارامکەیەوە ناچاری بە جۆرێکی جابۆیە هەموو جارێ مەسەلەی کوردبوون و نەتەوە و میلەت و ئەو شتانەوە بیر پارتی دێننەوە، بەس پارتی هەر دەبێتەوە خێڵەکەی خۆی. ینی ئەوە نییە کە ئەمە مەسەلەی ینی دەمەسەلەی میلەدا من باسی وەم کرد کە سیستمی سیاسی، پارلمان، شار هەمووی دەیهەوێت لە خێڵدا بتوێتەوە. ئەمەیە مشکیلەکە، ینی دەوڵەت نەتەوە بە پێچەوانەکەی ساز دەبێت، کاتێکی دروست دەبێت کە خێڵ و عشایر و ئەوانە دە دەوڵەت میلەتدا بتوێنەوە. لە ئێران و تورکیا ئەو شتە کرا، وتم لە ئێران ئەو شتە، بۆیە حیزبی دموکرات و کۆمەڵا کێشەی ناوخۆیان زۆر کەم لەسەر ڕێگا بوو، چونکە ڕزاشا لە ناوی بردبوو، ڕێگای کردبووەوە بۆەوەی کە حیزبی ناسیۆنالیست و حیزبی مۆدێرن دروست بێ. کۆمەڵە و حیزب ڕاستە لەگەڵێک بە شەڕاتن، بەڵام قەت نەبوونە بڵین پیاوی ئانقارە و تاران بەغدا. دکتۆر قاسم ڕوو یەک جاریش حاضر نەبوو لەگەڵ سەدام عەکس بکێشێ، چەند جار کە یەکتریان بینی بوو. ئەمە زۆر گرینگە، ئەمە ینی نوێنەری ناسیۆنالیزمی شارە دەچێ لەگەڵ سەدام قسە دەکات، نەک سەرۆک عەشیرەی ڕێبەری خێڵ کە بچێ قەول و وەعدە وەعیدی پێ بدا بڵێ فڵان ناوچەت بۆ دەگرم و فڵان حیزبت بۆ سەر کورد دەکەم و متوجه. ینی زۆر جیاوازە، قەتیان حیزبی بەعز نەبردەوە ناو شارەکانی کوردستان یان ناوچەکانی ئێران لەگەڵ خۆیان، یارمەتیان وەرگرت وەکو چەک و چۆڵ و پارە و، بەڵام لە بەرامبەردا نەبوونە نۆکەری سیاسی، ینی بڵین پاشکۆی سیاسی. ئەو پاشکۆیەتێکە لە خێڵەکاندا دەبیندرێ. بۆیەش من پێم وایە زۆر کوردی ئێران شانسی هێنا کە ڕزاشا خێڵەکانی سەرکوت کرد. لە باشوور ئەو شانسەی نەهێنا، کورد زۆر بەدشانس بوو، هیچ ڕزاشایەکی لێ نەبوو، خێڵەکان بوونە خاوەنی شۆڕشی کورد بۆ مەعامەلە، بۆ بیزنس، بۆ ئابووری سیاسی، بۆ پارەوەرگرتن لە وڵاتان. و دوایش کە مەلا مستەفا چۆ عێراقەیە بە میلیۆنها سەدان میلیۆن دۆلار پارەی لەگەڵ خۆی برد کە چوو بۆ ئەمریکا ببوورە. کاری من تەمام شد. کاری من تەمام شدیش چ بوو؟ دەستوریان پێدا، ینی مەسەلەی شەبت العەراب کە کێشەی نێوان عێراق و شاب و شا ئیستیفادەی لێکرد، هەروەکو چۆن ئینگلیسیەکان ئیستیفادەیان لە شێخ سەعید کریا، زۆر نمونەی تر لە
شۆڕشەکانی کورددا کە شەڕی ژێئۆپۆلیتیکی نێوان دەوڵەتەکان دەوێدا کورد وەکو کارتێک بەکاردێ و کوردیەکی ڕێبەرێکی خێڵەکیش خۆ ئەو سیاسەتانەی نییە پێی وابوو ئەوە پیاوەتی لەگەڵ دەکەن یان ئەمریکا وەحدەی داوە فلان و ئەو شتانە لەوێت بینیمان کە هەر ئەوەی کە سەددام ناچار بە تەسلیم کرا و ناچار بوو بەشێک لەو شەبت العەرەبە کە دەیکرد مڵکی سەر بە بەسرەیە مڵکی عەرەبە ئەمە تەحویلی شادرا کێشەکە چارەسەر بوو شا بە دەستوریان پێدا واز بێنێ بە مەلا مستەفا ژووتی کاری من تەمام شد و ئاش بەتاڵ کرا یعنی ئاش بەتاڵەکەش دەوڵەتانی ئیقلیمی پێیان کرد ئەوە نەبوو بڕیارەکە لە ناو خۆدا بدرێ کە کورد بۆ خۆی دیارە من خەریکم دەرز بە ئێوە دەڵێم ئێوە خۆتان لە نێو ئەو ڕووداوانەدان زۆر باشتر لە کوردی ڕۆژهەڵات ئاگاتان لێیانە بۆیە بەڵام لەبەر بینەرانی بەڕێز کە بەرنامەکە دەبینن دووپاتکردنەوەی ئەو قسانەوەی کە باسێت تۆ بڵێن نەمانی عەشیرەتەکان لە ئێران و لەمانە لە عێراقیش بڕیار بۆ عەشیرەتەکان نەمێنێ دیارە سەردەمی عەبدولکەریم قاسم ئەو هەوڵە درا بەڵام جیاوازەکە ئەلێرە ئەمەیە کاک سەلاح لە عێراقا بڕیار درا عەشیرەتەکان نەمێنێ لەبەروی عەبدولکەریم قاسم سەر بە باڵی شیوعیەت بوو بەریتانیا ئەم داخوازی یاخود ئەم هەنگاوەی فەشەل پێێنا هێنای پارتی و بەرزانی زیینبوو کردەوە عەشیرەتەکانی یارمەتی عەشیرەتەکانیدا بەرامبەر بەکێ بەرامبەر بەوەی کە ئەوێ عەشیرەتەکان لەناوبەرێ ئەلێرە عێراق جیاوازەکەی لەگەڵ ئێرانە جیاوازەکەی ئەویش بۆ لەبەرەوەی ئەو سەردەمە بە هەموو سەرمایهداری دژی کۆمونیزم بوو هەچی هەنگاوێک کۆمونیزم بینایە ئەمان ئیتر دژمنایەتیانە کرد بە هەموو شێوەیەک ئەوە بوو بۆ سەرنەگرتنی ئەو پیلانەی بڵێن ئەو پلانی کە عەبدولکەریم قاسم هەیبوو ئاغاکان و دەرەبەکەکان و بە سەرۆکاتی مستەفا بارزانی بۆیان زیندوو کردەوە ئەو بوو ئەو پلانە تەرانە سەری خۆشی خورا بڵێن ئینقلاب بەسەریا کرا و مەسەلەی عەشیرەتی هەم دیسانەوە جارێک تر زیندوو بۆ بەڵام کاک سەلاح لە سەردەمی سەدام حوسێنە پێش ڕاپەڕین مەسەلەی ئاغا و دەرەبەک و عەشیرەت و ئەمانە و خێڵ و قەبیلەمانە زۆر لە کزیا بوو دوای ئەوەی کە ڕاپەڕی نەکرێ و ئەم دوو حیزبەیەنە دەستەوە ئەم شتا جارێک تر هەم دیسانەوە زۆر بەخەستی زیندوو ئەبێتەوە هەچی عەشیرەت و تەنانەت ئەوەی کە لە کۆنە هەر ناویشی نەبووە مەسەرەنەوە نیە شتێک بووە ئەوی شەر عەشیرەتی بۆ دروست کراوە و ئابوونەی بۆ دابین کراوە و عەشیرەت شتێکیان ناو نابوو عەشیرەت نامەیە چی ئەمەی پارەی عەشیرەتی بۆ سەرفەکەی ئێستا زۆر لەو عەشیرەتانە لە دەوڵەتی یەکێتی و پارتی لە حکومەتی یاریمی کوردستان ئابوونان هەیە بۆ لەبەرەوەی ئەمان تەنانەت تەوزیعیش کران بەسەر حیزبەکانە بۆی ئەمانام عەشیرەتانن کە دەنگ ئەهێنن پارتی و یەکێتی دەنگی خۆیانیان پێێنێ کەواتە لە دوای ڕاپەڕینەوە عەشیرەتەکان بە شێوەیەکی تر بە خەستر بە چاکتر بوونە چۆن جاشەکان بوونە ئەندامی هەریەکێ لەو حیزبانە عەشیرەتەکانیش دابەش کران بەسەر ئەم دوو حیزبەیە عەشیرەتی فڵانکەس و فڵانکەس و فڵانکەس سەر بە یەکێتی ئێستا عەشیرەتی فڵانکەس و فڵانکەس و فڵانکەس سەر بە پارتیە ئەمانە بوونەتە دیفاعکەری ئەم دوو حیزبە و مەسەلەی عەشیرەت و خێڵ و خێڵگەرایی ئێستا لەناو کوردستانە بە تەواوەتی تەنانەت مەنتاڵیەتی کۆمەلگای کوردیشیان گۆڕیوە سێرەکەی کاک سەلاح ببورن بەرێزان کە ئەمە درێژی پێین حەزەکەی مناقەشەکە ڕۆشنبیر هەیە نووسەرە کتێبی هەیە چەنەها نازانم چی ناوی عەشیرەتی ناوە پاشگرەکەی خۆیەوە تەنانەت لە ئەوروپاش ئاژی یعنی تەنانەت ڕۆشنبیرەکانی چوونەتە ژێر ئەو ڕکێفی عەشیرەت گەرایی و نازانتیەوە مەسەلەن ڕۆشنبیر هەیە دەیەکی هەبوو سێ ماڵە وەختی خۆی ڕووخاو ئیتر هیچ ناوی نەبوو ئێستا ناوی دەکەی ناوە بە پاشگری خۆیەوە باشە ئەمە دەلالە لە چێکە دەلالێت لە هاتنە مەیدانی یاخود زیندووبوونەوەی مەنتاڵەتی عەشیرەت و خێڵ و قەبیلە لەناو زۆری کۆمەلگای کوردیە کە ئەوەشمان لەبیر نەچێت دینیش لایەنگری ئەم شێوە خێڵ و عەشیرەت و قەبایلیە چکم دین لەناو ئەمانە ئەتوانێ ئیشی خۆی بە ئاسانی بکە خەڵکەکان بە ئاسانی زیاتر بۆ ناو خۆی ڕابکێشێ پەیام و پرۆگرامەکانی لە ناویانە مەسەلەن مەسەلەی خوڕافات و ئەمانە زیاتر لەناو عەشیرەت و ئەوانەیە زیاتر بڵاوە بێتەوە ئەندامەکانی وەک لەوەی کەسانی نزیک لە زانست و لە دەروەی عەشیرەت و وەکۆی جەناب فەرموود خەڵکی شار و ئەمانە بۆیە ئێستا لە داهاتوە لە دوای ڕاپەڕینەوە
مەسەلەی عەشیرەت و عەشیرکەرایەتی لە ترۆپیایەتی خێڵایەتی لە تروپیایەتی ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئەم کۆمەلگایی ئێمە بەرەو عقارێکی زۆر خراپ بڕوە داهاتۆکەی ئەڵتەرناتیڤەکەی ئەمە پرسیارە لە لای منیش پرسیارە بۆ تۆش ئەڵتەرناتیڤی ئێمە لە ژێر کێفی ئەم هەموو شتەی کە ئێمە سەردەمانێک دژایەتیمانێک یعنی سەردەمانێک بەرامبەری وەستا بووینەوە سەردەمانێک کاک سەلاح لە ناو باشوورە کە باسی عەشیرەت و خێڵ و ئەمانە ئەکرا زۆر ناوێکی ئەوە بوو مەسەلەن وەکو نوکتە باسەکرا ناوێکی خراپ بوو کەچی ئێستا شانازیە کابراڵە من سەر بە عەشیرەتی فڵان کەسم تۆ چۆن قسە لەگەڵ مناکەی ئەوە نیە ئێستا عەشیرەت بۆ بە شانازی کە لە سەردەمانێک عەشیرەت سوکایەتی بوو ئەم منتاڵەتیە ئەم سیاسەتەی کە حیزبەکان پەیڕەویان کرد ئەم سیاسەتەی کە ئاینزەدەکان پەیڕەویان کرد کۆمەڵگای داخان کرد و کۆمەلگای کردوتە ناو خەرەندێکەوە ئێستا ئەو خەرەندەیە کە پێوتری حکومەتی هەرێمی کوردستان ئەو خەرەندەیە کە پێوتێک کوردستان و هەمومان خەممانە بۆی داهاتەکەی بەکوێ ئەگات بەڵام من وەکو شرۆڤەکارێکی سیاسی کە کاک سەلاح عەباسی لە بەردەمایە بۆچوونی ئەو شرۆڤەی ئەو لەژێر ئەمەیە کە دروست بۆ داهاتووی ئەم کوردستانە ئەم مەنتاڵەتی ئەم خەڵکی کووردا بەرەوکوێگە هاوڕێگەن بەڵێ کاک ڕزگار پێشدا زۆر سپاس شتی زۆر هەندێک نوکتەی زۆر گرنگت باس کرد بەڕاستی ینی ئەوە خۆی باسی 1 ساعت و ئەوەیە من دەمەوێت لە 2-3 دقەدا هەندێک چون لە کۆتایی بەرنامەکەدای کۆتایەکەی دو پرسەرمانە کاکە سەلاح دەزانم بەڵام باسەکە زۆر درێژە بەڵام دەبێت کورتی کەینەوە بە کورتیش ناکرێتەوە بەڵام دەکرێت لە داهاتوودا لەسەرەوە بەرنامەیەکمان هەبێ ئەو باسی تۆ کردێت شتەکەی زۆر گرینگە ینی کۆمەلگا یان بەرەو ئینستیتۆ بەرەو موسسات دەچێ یان بەرەو مەرجع و سەرۆک و بڵین سەرۆکی ئاینی مەرجعی ئاینی مەرجعی سیاسی بەرەو ئەوە دەچێت ئەگەر ئێمە بڵین کە کۆمەلگا بەرەو ئینستیتۆ و موسسات دەچێت تاکە کەس دەوری کەم دەبێتەوە عەشیرە دەوری کەم دەبێتەوە بنەماڵە دەوری بچووک دەبێتەوە یاسا دەوری زیاد دەکا بڵین موسسات دەوریان زیاد دەکا ینی ئەوە بنەماڵە یان سەرۆک یان دەسەڵاتداران و کاربەدەستان نین کە بڕیار دەدەن تۆ سیستمی سیاسی چۆنت مامەلە لەگەڵ دەکا لە زانکۆ وەردەگیرێ لە ئیدارەدا دەمەزرێ یان ئیشەکانت بەڕێوە دەچن لە موسساتدا بەڵکو یاسا دیاری دەکا کە چۆن مامەلە لەگەڵ تۆ دەکرێت وەکو لە وڵاتانی دموکراتیکدا کە تۆ مەسەلەن ئێستا بچی بڵێ من فلان سەرۆک حیزب لە کانادا دۆستمە ئەگەر کارەکەم بۆ جێبەجێ نەکەن ئەچم پێی ئەڵێم و شکایەتی لەکەم پێ دەکەن ئەڵێن بچۆ شکایەت بکە چونکە دەسەڵات کەوتۆتە دەست موسسات تەنانەت سەرۆک کۆماریش تابعی موسساتە سەرۆک کۆمار یان سەرۆک وەزیران ناتوانێت خۆی بڕیار بدا بەڵام لە وڵاتانی عەرەبی لە کۆیت و عەرەبستان خەزیێنە پارەی نەوت ڕاست دەچێتە گیرفانی ڕێبەری وڵاتەوە ئەمە زۆر جیاوازە ینی دەچێتە گیرفانی بنەماڵە و عەشیرەوە ئێستا شتێکیان باس کرد بوو کە لە مەسەلەی تەقینەوەی بورجەکانی 11 سپتامبەر لە ئەمریکا لەوێدا تەواوی ئەوانەی کە جیران و دەستیان هەبوو تایفەیەک بوون دژی تایفەی حکومڕانی سعودی ینی لێکیاندا بۆەوە ئەو مەسەلە ئەوەندەی کە پەیوەندی بە دژایەتی دوو عەشیرە لە ناو خودی عەرەبستاندا هەیە کەمتر پەیوەندی بە ئیسلامی سیاسی و بە بینلادێنیش هەرخۆی یەکێک لەو بنەماڵە دژانە بوو کە دژی ینی شەڕی دوو قەبیلە و دوو بنەماڵەیە لە جیهاندا دەنگ دەداتەوە و دەبێتە ڕووداوێکی گەورە لە سیاسەتی جیهانیدا ئەمە ینی چی ینی موسسات لە وڵاتە سەرکەوتنیان بەدەست نەهێناوە دەسەڵات کەوتۆتە دەست عەشیرە و قەبیلەیەک وە بۆتە هۆی دوژمنایەتی و ڕکابەرایەتی لە نێو عەشیرە و قەبیلەیەکی دیکەدا کە دوایە هەمویان دژی ئەو دەوڵەتە دەست بە چالاکی دەکەن و ئەو دەوڵەتە چونکە دۆستی ئەمریکایە دەچن ئەو تەقینەوەیە دەکەن ینی لێکۆڵینەوەی ورد کراوە یەک نەفەریش نییە کە لە قەبیلەی لایەنگرانی دەوڵەتی شابێت بڵێ شا ئالی سعود بەڵێ ئالی سعود
جا ئەمە دەمانگەیەنێتە چی؟ دەمانگەیەنێتە ئەوەی کە تۆ باسی هەڵبژاردنت کرد، هەڵبژاردن کە لە تاکە کەس گوێکراوە، ئەتۆ کە موسیساتت هەبوو هەڵبژاردن پەیوەندی بە تاکە کەسەوە هەیە، تاکە کەس دەنگ دەدا بەم حیزب یان بەو حیزب. بەڵام کە موسیساتت لە ناو بردیان لاواز بوو عەشیرە دەنگ دەدا، تاکە کەس دەنگ نادا. ئەمە لە ڕۆمانەکانی یاشار کەماڵدا من چەند جار باسم کردووە، من زۆر معجبم بە یاشار کەماڵ، نووسەرێکی زۆر گەورەیە، کەسێکە کە بەشێک لە سیستم و کولتوری کورد زۆر باش تێگەیشتووە، دیارە ئی سەردەمی بڕێکۆنە، بەڵام ئاڵوگۆڕی زۆر گەورەش ڕووی نەداوە. لەوێدا باسی وە دەکا کە لە ئەزمیر، لە ئەنقارە، لە ئیستانبول هێندێک لە نوێنەرەکان کە دایانەوێت دەنگ بکڕن لە شارە گەورەکان زۆر دژوارە تۆ دەنجی خەڵک بکڕی یان دەنگت پێ نادەن. بەڵام کە دیاردەیەک پارەیەک بنێری بۆ یا بچی سەردانی سەرۆک خێڵ و خۆزە کوردەکان بکەی و دیاریان بۆ بەری، پارایان بۆ بەری، ئەتوانی بە دەیان هەزار و سەدان هەزار دەنگ بەدەست بێنی بە بەلاش، ینی بە پارەیەکی کەم. ئەمانەش ئەوە دەقۆزنەوە. ئەمە لە ڕۆمانی کاریتەدا هەیە، لە ڕۆمانی ئەو دیوی چیادا، بەڵێ لە ڕۆمانی زەوی ئاسن و ئاسمان مس و لەو زنجیرە ڕۆمانانە لە تەنەکەشدا باز دەکە، لە چەند ڕۆمانی دیکەشدا زۆر بەوردی کە چۆن سیستمی خێڵ و هۆزی کورد خەریکە دموکراسی تورکیە شتێک دەدا، ینی نەگەوەی کە ئەمە بەڕاستی کارەساتە. ئەتۆ لە جیادوە کە یارمەتی دموکراسی لە وڵاتەدا بکەی خەریکی گەندەڵی دەکەی، لە ڕێگای ئەوەی کە عەشیرە باوەڕی بە تاکە کەس نییە، عەشیرە باوەڕی بەوە نییە کە تۆ وەکو تاک مافت هەیە، تۆ بەس وەکو ئەندامی عەشیرە ئەبێ سەرۆک عەشیرەکەت دەنگی بەکێ بدا، تۆش دەبێت دەنگ بەو بدەیت. یعنی ئەمەیە کە ئێستا سیستمی دەنگدانیشی تێک داوە لە عێراق، کۆتڵەکان و ئەرز بێت ئەم عەشایر وانە هەموو دەنگ بە ینی دەنگی عەشایری دەدرێت، دەنگی ئاینی دەدرێت، دەنگی تایفی، دەنگدان بۆتە شتێکی تایفی و ئاینی و ئەمە دوور بۆتەوە لە موسیسە و لە تاکە کەس و لەو شتە. ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەیە، من نامەوێت زۆرتر لەسەری بڕۆم، چون ئەو باسی پەیوەندی نێوان خێڵ و سیاست، پەیوەندی نێوان عەشیرە و جیهانی مۆدێرن خۆی باسێکی زۆر بەربڵاوە، هەزاران مەوزوعی تێدایە. ئێمە دەتوانین لە داهاتوودا بەرنامەی ترمان هەبێ لەسەرەوە لەسەر پەیوەندی نێوان قەبیلە و سیاسەتی مۆدێرن کە چۆن تێکی دەدا، یان نابێ قەبیلە لە ناو سیاستدا، سیاست ناکرێت بە قەبیلەیی بکرێ، ناکرێت بە تایفی بکرێ، سیاست دەبێ بە حیزبی بکرێ، بە سیاسی بکرێ، ئایدۆلۆژیک بکرێ. ئایدۆلۆژیەکانیش دیارن لە جیهانی ئیمڕۆدا چین، جایا لیبرالیزمە، سوسیالیزمە، تێکەڵاوێکە لە چەند ئایدۆلۆژی یا ناسیۆنالیزمە، بە هەر حاڵ ئەمانە شتی مۆدێرنن. ئەمەش کەم باسی مۆدێرن دەکەم، مەبەستمەوە نیە هەرچی مۆدێرنە شتی باشە، بەڵام ئەوە ئەو باسانە ئێستا کاتەکەمان بەڕاستی ئەوە نییە. بە زۆر زۆر سپاس دەکەم بۆ ئەو تێبینیانەی کە دەرت بڕین، بووی بەهۆی ئەوەی کە باسەکە زۆر دەوڵەمەندتر ببێ. زۆر شتم وەبیر هاتەوە کە لە نێو قسەکانی جەناب داگینا بە بیرمدا نەداهاتن، بەس دیسانیش هێندێک شت هەرباز نەکرا، چونکە بە هەرحاڵ ئەو باسە ئەولای زۆر هێندێک لایانی گرنگمان باس کرد. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ بینەرانیش کە چاویان لێ کرد. سەلاحی عەزیز، یەک دوو هاوڕێ هەنێک کۆمنتیان نووسیوە، زیاتر وەکو جاری پێشوو کاگنیاز هەموو بەردامەیە لەگەڵمانە، دیارە کاگنیاز کەسێکی مێژووناسە، هەروە مێژوونووسە، هەروە شارەزایەکی باشی لە مێژوو تەنها لە سیاسەتی شایە. قسە کات هەرچەنە پرسیارەکان لەوانەیە لە کاتی قسەکانی ئێمە بوو بێ، من عادەتم وە سێری پرسیارەکان ناکەم، چونکەم تەرکیزم ئەڕوات ناتوانم سێری پرسیارەکانم کردایە نەمەتوانین بەرنامەکە بکەم، دوایی ئەچمە سەر پرسیارەکان یاخود ئەو تێبینیانەی کە ئەو بەڕێزانە نووسیانە. جا با من لێ بچمە پێشەوە، چونکەم چاوم ئەوەیە بزانین هیچ پەیوەندی بە ئەوە هەیە کە وەڵام بیرێنەوە. کاک سەلاحیان لێرەدا ئەڵێ خەڵکی بەڵقانیەکانی سلاوی لە سێرب و بولگار و
مەکەدۆنی و مەسیحەکان دەریای ڕەش و سپی لە یۆناان و ئەرمەنی و هەنگاریا لە ئیدارە و سیستمی حکمی دوو پرسیارەکە دوو بەشە حکمی عوسمانی خزمەتیان دەکرد وەک فەلە و تەنانەت ئیسلامیش نەبوون بەڵکو پێسپی سلاوی ئەوروپایی شەرقی لەلایەن حکمی عوسمانیەکان پایە و دەرگایان بۆ کرابەوە لەبەر ئەوەی بە زیرەکتر و دڵسۆزتر سیر ئەکران فەلەکانی هەنگاری بوون لە هاوکاری عوسمانیەکان بۆ گرتنی قوستنتین و فەلەسربیەکان بوون کە ئەندازیاری تۆ بوون لە شەڕی چاڵدێران کاک نیاز ئەمە بڵێن هەمووی بەیەکەوەیە وەکو ملاحەزە پێم وایە ئەمەی نووسیەوە ئەگەر ئەمەش هۆشیاری نەتەوەی زۆر نوێ لە کۆتایی سەدەی 90ەوە دەست پێکرا ئەگینا کورد و کەمینەکان کێشیان نەبوو لەگەڵ حکمی عوسمانی و سەرهەڵدانی ئەو قەومچیەتە ڕەتدانەوەی تورکەلاوەکان بوو ئەوانش دیسان بەشێکی تری وابزان پرسیارە لەژێر کاریگەری هەستی نەتەوایەتی ئەوروپا بوو کە وردەوردە سەری هەڵدا دیارە ئەمانە هەمووی ملاحەزەیە کاکەیەک سەلا قسە لەسەر ئەمانە بۆ چوونە هەروەها لێرە کاکە نیاز شتێکی تر ئەڵێت ئەو دیاردە و تەوژمە و ئیسلامیە هەموو جیهانی ئیسلامی گرتوتەوە نەک تەنها کوردستان هۆکارەکەشی ئێرانی شیعە و سونەی داعشە و حیزبی ئیخوانیە بەنەمانی حکمی ویلایەتی فەقیه ئێرانی و ئەردوگان ئەو دیاردە شیعە و سونە نامێنێ و بەندە بە حکم و دەسەڵاتی سیاسی بەندە بە حکم و دەسەڵاتی سیاسیەوە دادپەرویری بێتە ئارا و حکمی ئیسلامیش ڕۆڵی نامێنێ بەڵێ ئەمە منیش لەگەڵ ئەوەم کەمان لە تاتور لە ساڵی 1930 یاسا و ڕێنمایەک و فەرمانیدا کە تەنانەت دەستوری وڵاتیش دەستکاری بکرێ نابێ ئەو شەش بنەمایی نەمانی تورکیا پشتگوێ بخرێ و نابێ لای بدەن بە ناوی 6 تیر 6 بەندی پێشکەش 6 بەندی دیارە بەشی تری هەیە پێشکەش کرد بەندی پێنجەم لەو یاسای کەمالاتەرۆک لە 6 تیرەکە دەڵێ نابێ ڕێگا بدرێ بە حیزبی ئیسلامی ڕۆنی هەبێ و دەبێ حکم بە ئەلمانی بمێنێتەوە ئەمە ئەم بۆچوونەی کارنێ لەوەیە کە وتمان تورکیا سیستەمیە بۆ مەسەن دەستوری هەبووە کە نابێت ئیسلام لە ناو ئەو دەستورەیە جێگای بێتەوە بەڵام لە کوردستانی بڵێن لە عێراقی ئێمە دەستوری ئیسلامیە لەسەرەوە بە ئاەتی ئیسلام دەست پێکەوە لە ناو دەستورەکە شاڵێ هەچی شتێک هەچی یاسایەک هەچی قەرارێک هەچی شتێک پێچەوانەی بنەماکانی ئیسلام بێ قبول ناکرێت کەواتە لە عێراقا ناتوانانی ئەوە پەیڕۆکەی بڵێ سڵاو کاک سانکۆی ئازیز سپاس کاک نیازگیان بۆ ملاحەزەکانێ دەستی خۆش بێ کاک سانکۆ پرسیارێکی کردووە بزانم ئەڵێ پرسیار چۆن کورد دەتوانێت ببێتە ئەو بەرژەوەندەی کە بۆ نمونە تورکەکان توانیوانە بەکاری بێنن واتە کورد چی نەکردووە کاتی خۆی کە بە گرنگ وەرنەگیراوە کاک سەلالەم پرسیارە تێگەی بەڵێ پرسیارەکەی ئەوەیە بۆچی ئەو قورسایی نەبووە بەهۆی ژئۆپۆلیتیکەوە کورد بڵین ئەوانە ئیمپراتوری بوون کورد ئیمپراتوری نەبووە عەرەبەکان پێشوەی کە ببنە هۆز و خێڵ ماوەیەک عەباسیەکان ئەمەویەکان ئیمپراتوری بوون یعنی عەرەبەکانیش ئەو ئەزمونیان هەبوو کورد ئەزمونی بەس خێڵ و ئەوەی هەبووە دوای ئیمارەتەکانیشی کە هەبووە وەکو بۆتان و سۆران و ئەو ئیمارەتانە لەگەڵ ئێران و تورکیە جاروبارە تووشی کێشە بوون بەڵام زۆر جاریش ویستویانە خزمەتی سوڵتان بکەن جایە لە ئێران یا لە تورکیە بەهۆی ئەوەی کە خۆیان بپارێزن ئەمن لە جاری پێشێ باسی ئەوەم کرد ئەو مێنتالیتەیە هاتووەتە سەدەی 20 ژیانی خێڵەکان پێیان وایە دەبێت پشت بە دەوڵەتێک ببەستن و بۆیش باسی وەم کرد کە کوردستانی ئێران بڵین ئەو شانسەی هەبوو کە خێڵەکان ئەو دەسەڵاتە نەبوون دوای شۆڕشی ئێران دەوڵەت کەڵکیان لێوەربگرێ بۆ سەرکوتکردن ئەمە شتێکی مێژوویە لەگەڵ کاگرزگار باسمان کرد ئەلفوبەی سیاسەتە بەڕاستی کە خێڵ نەهێزێکی مدرنە نەهێزێکی ناسیۆنالیستە نەهێزێکی بەرەو دەوڵەت نەتەوە دەچێەوە نەدڵسۆزی نیشتیمانی هەیە وەفاداری و ئینتیمای خێڵەشی جیاوازە ئەو ئینتیمایەیە لە کوردستانی باشوور دام و دەستگا و مؤسساتەکەی لە ناو برد بەرەبەرە بەهۆی وەی کە مام جەلال وانە ڕێگایان پێدا بێتە نێو سیاسەت لەوانەیە خۆشیان
هەر سیاسەتێکی حیزبی و بەرژەوەندی حیزبیان بردبا پێشێ و ڕێگایان نەدابات دەنگەکانی دیکە بێنە نێو سیاست خودی یەکێتی و ئەوەش. بەڵام دڵنیام دۆخەکە تۆزێک باشتر دەبوو لە ڕووی سیاسیەوە. هەر ئەو جیاوازەی لە نێوان هەولێر و سولەیمانێ لە ڕووی ئازادی بیرروڕات دەربڕین و لە ڕووی کاری سیاسی و ڕۆژنامەوانیەوە هەیە، خۆی پێمان دەڵێ کە ئێستا کەسێکی وەکو فەرهاد پیرباڵ ئەگەر کتێبخانەکەی بجۆزێتەوە بۆ سولەیمانی دۆخێکی پارێزراوتری هەیە لەوەی کە لە ژێر حکمی سوڵتان لە هەولێردا جاروبارە بیهێوێ قسە بکانی. ئەوە تێگەیشتنی منە لە وەزعەکە. بەڵام پێم وانەیە هێزە عیلمانیەکانیش ئەوەی کە ئێمە هەمان بووە بتوانن کێشەکانی سیاست و دموکراسی چارەسەر بکەن، چونکە پاوانخوازن، چونکە ئەوانیش دەڵە بەس بۆ خۆمانین و بڕوایان بە دەنگدانی خەڵکیش نییە. هێزی دموکرات دەبێت ئەگەر دەنگی نەهێناوە بە ئاشتی ساحەکە بەجێ بێڵێ، یان ڕێگا بدا هێزێکی تر، حیزبێکی تر ببێتە زۆرینە لە پارلماندا یان دەسەڵاتدا. ئەوانە ئەو توانایەیان تێدا نییە. لە بەغدا ئەو شتە باشترە، هەرچەند لەوێش مالیکی و ئەوانە زۆر مشکلایان هەبوو. ئێستاش بە سوڵحی عەشایری دەسەڵات بەش دەکەن، واتە حەشتی شعبی دەنجی کەم هێنابەوە. خۆتان دیتان ئێران هاتە سەرخەد، هەڵبژاردنیان قبول نەکرد، موقتەدا سەدر نەیتوانی دەسەڵات بەدەستەوە بگرێت بەهۆی وەی کە دەنجی زۆرینە قبول ناکرێ. ئێستا من ناڵم ئەو دەنجی زۆرینەیە شتێکی باش دەبوو یان شتێکی ئەوە دەبوو، نا، بەڵام ئەوەی دەڵم کە خودی دەنگدان ئێستاکانێ پێوەەر نییە. دەنگدان هەرگۆش کاگرزگار باسی کرد حیزبەکان حەول دەدەن وەفاداری عشیرەکان و خێڵەکان بکڕن و دەسەڵاتیان زیاتر پێ ببەخشن، زیاتریان زیندووکەنەوە، زیاتر بیان بژێننەوە. و دە و چەند ساڵشدا بۆیە ڕێگا بە ئیسلامی سیاسیش دراوە، ڕێگا بە خێڵ و عشایرەکان دراوە، کۆمەلگا بەرەو دواوە گەڕاوەتەوە لە هەموو ڕوویەکەوە ڕێگایان داوە بۆ پاراستنی دەسەڵاتی خۆیان. ئەم کارە دەکەن، سازش دەکەن لەگەڵ هەموو خێڵ و عشیرە و هێزە ئیسلامیەکان. بەداخەوە ینی ڕێگای دەرباز بوون بەڕاستی ینی ئەتۆ دەبێ حیزبی مۆدێرنت هەبێ کە نیتە. بەڵام ئەوەی کە هەتا حیزبی بڵین شارە لەگەڵ حیزبی خێڵ، من پێم وایە شار هەنگاوێک لە پێش خێڵە، هەرچەند ناکرێ بڵێ شار بە تەنیا دموکراسی دەستە بەردەکا یان دەتوانێت دموکراسی پێک بێنێت، چونکە زۆر مەرجی دیکەش هەن لە حیزبی مۆدێرندا دەبێت پێک بێن بۆ ئەوەی کە ئەو حیزبە هەڵبژاردننی بێتە زویر و دەنگدان و دموکراسی ناوخۆی حیزب. ئێستا تۆ دیتت لەسەر مەسەلەی لاهور و باڤل دموکراسیان لەژێر پێنا، چەند کەسیان تیرۆر کرد. یعنی ئەوە نییە بڵێ حیزبە شارەکە حیزبی کە ئەوانیش بەرەو بنەماڵە چوون، ینی کارتێکەرێکی زۆر نیگاتیڤی هەبوو پارتی دموکرات. بەڵێ هەرەوە کارتێکەرێکی نیگاتیڤە بۆ لەسەر حیزبە عیلمانیەکان و حیزبەکانی کە حیزبی شارن. بەداخەوە ینی ڕێگایەکی هاسان بەداخەوە نییە. ئیتر منیش زۆر سپاس دەکەم کاگرزگار. کاکسان پرسیارێکی تری بەڵام پێم وایە ئەم پرسیارە لە بەرنامەکانی پێشەوە وەڵام درابێتەوە. کورد دەبوو چی بکردایە پێش لۆزان؟ پێش لۆزان ببوورە من قسەکە دەبرم کاگرزگار. کورد پێش لۆزان دەبوایە بیتوانی با نوێنەرایەتی سیاسی دروستکە، نەیتوانیوە. شەریف پاشایەک هەبوو بە تاقی تەنێت چۆ لە پاریس بە نوێنەرایەتی لە کورد قسەی کردو. بەڵام ئەتۆ دەبوو چەندین هێزت هەبێ کوالیخۆن ئەتیلاف پێک بێنن، عشایرەکان بچن ینی لەگەڵیان لەگەڵ ڕۆشنبیران ئەو کاتی ئەو بەدرخانەکان و ئەو شەریف ئەوانە ئەو خەڵکە خوێندەوارەی کە هەبوون نوێنەرایەتی سیاسی بۆ کورد پێک بێنن. ئەو کارە عەرەبەکان کردیان. عەرەبەکان نوێنەرایەتی سیاسیان هەبوویانی چەندین گروپی عەرەب لەگەڵ ئینگلیسیەکان قسەیان دەکرد. ئینگلیسیەکان فەیسەڵیان هەڵبژاردیا، شەریف پاشایان هەڵبرا، بەڵام دوایە حکمی سعودیان دا دەست بنەماڵەیەکی دیکە کە هێزی هەبوو ئالی سعود هاتن عێراقیاندا بە فەیسەڵ و بنەماڵەی شەریف پاشا
ئەگەر ناوەکەی دروست بنەوە حوسێن شەریف بووە شەریف حوسێن باوکی فەیسەڵ یعنی ئەمە ئەوەی کە ئەو عەرەبانە چەندین نوێنەری سیاسیان هەبوو لە چەندین ڕێگاوە لەگەڵ ئینگلیزیەکان لە گفتوگۆدابوون و دوایە لەگەڵ فەڕەنسەویەکان کورد ئەو گفتوگۆیەی وەکو نوێنەرایەتی سیاسی نەبوو وەکو حیزبیان وەکو بنەماڵەی سیاسی نەیبوو وەکو خێڵ نەیبوو عەرەبەکان وەکو خێڵ هەیان بوو ناکرێت لە ئێوانە حیزبی سیاسی بوون بەنام بنەماڵەی بەهێز بوون لە نێو عەرەبەکاندا و ئینگلیسیەکان قسەیان لەگەڵ دەکردن و دژی ئینگلیسیەکانیش نەجوڵانەوە زۆر کەم ینی پێکهاتنیان کرد کە پشتگیری ئینگلیس بکەن کوردەکە لە کاتی دروستبوونی شەڕەکەدا 2015 و 16دا کە عەرەبەکان 2015 بڕیاریاندا لەگەڵ ئینگلیس هاوکاری بکەن 2016 هێندێک ناوچەیان گرت و دوای بەرەو دەمیشق و ڕێکەوتن بۆ گرتنی دەمیشق کوردەکە بەشداری ئەو پرۆسەیە نەبوو بەڵکو خەریکی شەڕ بوو لەگەڵ ئینگلیسیەکان و خەریکی دیفاع و داکۆچی بوو لە عوسمانی بەشی زۆری ئەو پرش و بڵاوێ سیاسیە ئەوەی کە ئەتۆ لایەنگری لە چێ دەکەی و دژی چێ دەجوڵەیەوە ئەمە هەمووی بە زەرەری کورد کەوت هەرچەند لە سیڤێردا بڕێک مافیان بە کورددا بەڵام زۆر کەم ینی بەشی زۆری وڵاتی کورد خسترا سەر ئەرمەنیەکان کە ئەمریکا و وڵاتانی دیکە زۆر بەهۆی مەسەبیەوە مەسیحی بوونەوەیە بەهۆی وەی کە ئەو قەتڵ و حامایان لێکرابوو سیمپاتیان هەبوو دڵسۆزیان هەبوو بۆ ئەرمەنیەکان و حتا ڕووسەکانیش ینی هەم ڕووسەکان هەم فەڕەنسەویەکان ئینگلیسیەکان و بەتایبەت ئەمریکایەکان پشتی ئەرمەنەکانیان گرت بوو بۆیە خاچێکی چکۆڵە درا بە کورد بەڵام کورد ئەگەر نەیتوانی شەڕی بۆ بکە کەماڵ ئاتاتورک هات هەموو ناوچەکانی ستاندەوە و بەرەو ئەزمیریش چوو و سوڵتانی بڵین خەلیفەی موسڵمانانیشی ناچار بە تەسلیم کرد دەسەڵاتی لە خەلیفەی عوسمانیش ئەستاندەوە ینی ئەوە شتێکی ناوخۆیی بوو ئەوە نەبوو کە ئینگلیسیەکان بێن خەلافەت بگۆڕن بیکەنە کۆماری ئەوان دەستیان دەو شتانە وەرنەدا بەڵکو ئەوە خودی لە ناو خودی تورکەکاندا بوو هێزێکی سیکولار سەری هەڵدا ئەو هێزە لە ناو کورددا قەت سەری هەڵنەدا ینی وەکو هێزی سیاسی وەکو هێزی نەک وەکو تاکە کەس ئێمە خاوەنی دەیان تاکە کەس بووین لە سولەیمانی لە ئانکارا لە ئیستانبول لە دیار بەکرد کە ئەوانە ئەو کاتی تەنانەت هێندێکیان پێشتر هاوکاری تورکە گەنجەکانیان کردبوو وەکو خودی ئەو شەریف پاشایە کە بە نوێنەرایەتی لە کورد تاکە کەس چوو قسەی کردو وەکو بڵین ئەوەی لە دەستی داهات کردی بەڵام دەبێ هێزێکی کۆمەڵایەتیت لە پشت بێ هێزێکی سیاسیت لە پشت بێ نوێنەرایەتی لە پشت بێ نەک ئەوەی کە کۆمەڵێک خێڵ و قەبیلە بن کە لە دژی ئینگلیسیەکان شەڕ بکەن هاوکاری عوسمانی بکەن و دوایش هاوکاری ئاتاتۆرکیشیان کرد وەکو شێخ سەعید هەتا ئەو جێی کە ڕوون بۆەوە کە ئاتاتۆرک دژی خلافەتە دژی ئیسلامە ئەو کاتی پەشیوان بوونەوە و دژی کۆماری تورکیا لەوێشدا ئینگلیسیەکان ئیستیفادەیان لێکردن بۆ ئەوەی کە تورکیا ناچار بکەن بە ویلایەتی مووسڵ ینی ڕازی ببێ کە ویلایەتی مووسڵی نادرێتێ و مەسەلەی نەوت هاتە گۆڕێ لە 1970دا لە ئێران لە ئابادان نزیکی بەسرەیە و لە مەسجد سولەیمانەوێشە نزیکە لە خوزستانە لەوێ نەوت دۆزراوە زانیان کە بەسرە ژنەوتی هەیە بەوەی زانیان دوایە هاتن تاقیقاتیان کرد لە چەند شوێنی تر نەوتیان دۆزیەوە سیاسەتیان بەرامبەر بە عێراق گۆڕا ئەمەش بوو بەهۆی وەی کە کورد بەو شەریکە نەزانن ینی پێیان باشتر بوو لەگەڵ عەرەب مەحامەلە بکەن جێگای متمانەیە کوردیان پێسەر بە ئیسلام و خلافەت و ئەو شتانە بوو ئەمانە هەمووی بوو بەهۆی وەی کە ئەم پەیمانە لە دژی کورد بێتە گۆڕێ بەڵام پەیمانی سیڤریش بەڕاستی هیچی بۆ کورد تێدا نەبوو جگە لە ویلایەتێکی بچووک لە حەکاری و تەواوی ناوچە کوردنشینەکان بەشی زۆریان درابوون بە ئەرمەنییان درابوون بە شوێنی تر و هیچ معلومیش نەبوو تێکەڵ بکرێتەوە بە ناوچەی مووسڵ ینی ئەو سیاسەتانە هیچیان دیاری نەکرابوون و دوایش ئینگلیس کە مەسەلەی نەوتەکە ئەوە بوو خۆیان کردە خاوەنی نەوت لەگەڵ ئێرانیش تا
تا 10 ساڵان خاوەنی نەوت بوون، دوایە شەریکەکانی شەریک بوو لەگەڵ ئێرانە، چونکە بەبێ ئەو شەریکە ئینگلیسیەکە ئێران و عێراق ئەو تکنۆلۆژیان نەبوو نەوت دەربچێشن، کەوابێ ئینگلیس 50-50 ینی 50-50 نیوەی پارەی نەوتی دەدا بە وڵاتانە، نیوەی دیکەشی حەقی ئەوەی کە دەری دەچێشێ بۆ خۆی دەیبریا. پێم وابێ زیاتر لە 50-50 بوو، 60-40 بوو یا 70-30 بوو، بە هەرحاڵ بەشی زۆری بۆ خۆی دەبرد. ئەوە مەسەلەیەکی مهم بوو تا ئەو کاتەی کە لە ئێران زووتر پێشتر لە عێراق نەوتیان میلی کرد، لە دەست ئینگلیسیان دەرهێنا. ئەوەش کێشەیەکی گەورەی لێکەوتەوە، چونکە ئێرانیەکان دایانتوانی مامەلەیەکی باشتر لەگەڵ ئینگلیسیەکان بکەن، چونکە خۆیان دیسان ئەو تکنۆلۆژیایان نەبوو بیفرۆشن نەوت دەربچێشن. بەڵام بەو حاڵەش چون قبولیان نەکرد و ئیتر ئەو مەسەلەی مصدیق و شاو ئەوە هاتە گۆڕە کودێتاکرا، هەمووی بەشی زۆری لەسەر نەوت بوو ئەو کێشەیە. بەڵام کورد ئەو نوێنەرە سیاسیە نەبوو، ئەو قورسایە سیاسی نەبوو، بۆیەش لە لۆزاندا هیچ حسابی بۆ نەکرا. بەڵێ دەستی خۆش بێ. سلااو ڕێز بۆ کاک مارکۆ پاسانی، سلااو بۆ تۆش. هەروەها لە ئەو کاتی باسی شنگالمان کرد، ئەم کۆمیتەی دووسی و سپاسیەکەین فیستیڤاڵی خێڵ و مزگەوت دروستکردن ئەمە بوو، ئاماندی شۆڕ چاواشەی چەتی بارزانەکان بوو. ئەوەی لە کۆمیتەکانی کۆمیتی تریە پەکەکە شنگالی پاراز ییناتە عش هەموو ئیقتصاد دەکردن. بەڵێ سپاس بۆ هەموو لایەک، سپاس بۆ ئەو بەڕێزانی کە لەگەڵمانمانەوە، هەروە سپاس بۆ ئەو بەڕێزانی کە لە داهاتووە ئەم بەرنامەیە بینن. کاک سەلاح ئەگەر شتێکت هەیە دواوتت بە کورتی بۆی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین، سپاس دەکەم. نا کاک ڕزگار، من هیچ قسە من نەماوە چونکە بەرنامەکە زۆر درێژ بوو، بەڵام هیوادارم لەسەر هێندێک پرسی لەو بابەتای کە لێرەدا زۆر ڕوون نەکراونەوە لە داهاتوودا جا ئیتر هەر چەند مانجی تر بوو بەرنامەیەکی تێروتەسەلمان هەبێ. بەڵام زۆر ڕازی بووم، زۆریش سپاسان دەکەم، پرسیار زۆر کرا، پرسیاری گرنگ کرا. ئیتر منیش ئەوەندەی کە لە توانامدا بوو وەڵامم داوە، هیوادارم سوودی هەبێ بەرنامەکە و سوودی هەبێ بۆ ڕوونکردنەوەی هێندێک لایەنی مێژوو. زۆر سپاسی ئێوە دەکەم، زەحمەتتان کێشە، زۆر سپاسی ئەو بینەرە و بیسەرە بەڕێزانە دەکەم کە تااقەتیان هەبوو، حوسەلەیان هەبوو، ئەو باسە دوور درێژیان جۆدایە. شەوێکی خۆشتان هەبێ، زۆر مەمنون و زۆر سپاس بۆ هەموو لای. سپاس بۆ تۆ کاک سەلاحیان، کاک سەلاح عەباسی لێکۆڵەرۆ، هەروە توێژەر شرۆڤەکەری سیاسی کە نووسینی هەیە لە 3 بەرنامەیە لەگەڵمانە بەشدار بوو، بە دوور و درێژی باسی پەیماننامەی لۆزان و ئەو مێژووی کوردایەتی بۆی دروست کرد. ئەمە بەشی سیەم و کۆتاییەکەی بوو. ئێمە لێرەدا کۆتایی بەم زنجیرە باسایەنین. هیوادارم لە داهاتووە کاک سەلاحیان بەرنامەی ترمان هەبێت لەسەر باسی تر، لەسەر پرسی تر گفتوگۆ بکەین، هەروە بینەرانیشمان لێمان ڕازی بن لە ئەم بەرنامانە، هەروەها سەریانمان نێشان بێ. بەرنامەکان درێژن بەڵام زانیاری زۆر باڵکێش و گرنگیتایە. هیوادارم هەموو لە خۆشییا بن تا بەرنامەی داهاتوو بەیەکەکەینەوە. ڕێز و خۆشەویستی من ڕزگار حەمەد لە کەناڵی ڕوانگەوە بۆ هەموو لایەک. بمێنن بەخۆشی.